وەختتان وەخێر یارانە کوردەوار. من بۆ ئەوەڵین بار گەرەکمە کە وەرکشاپێکی ڕاپەڕین دابنێم. هەو سەبەبەکەیشی ئەوەسە کە بعدە ساڵیان کارە ئینقلابی و هۆنینەوەی من مەتنە ئینقلابیە ڕاپەڕین ئێستاش فرێک لە خەڵکی کوردەوار ڕوو ئەکاتە ئێمە و ئێژێ من تێنەگەیم. لە کاتێکا من لە ناوە دیبەیتەکانە و لە ناوە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئێمە ورد بە ورد ئەو کەرەسەیە کە ئینسانێک بتوانێت ئەندێشەی پێ بکات و بتوانێت ذهنیەتی خۆی بگۆڕێت باسمان کردگە. و ئەگەر کەسێک بە وردی گوێی لێ بگرێ و دڵ بدا پێی و فکر بکاتەوە تەحولێکی گەورەی بنیادین لە وجودیا دروست ئەوێت. بەڵام ئەم اتفاقە بۆ نەکەوتگە. سەبەبەکەی ئەوەسە ئەو ئینسانە دوو شتی نییە. یەک دەردە کوردبوونی نییە و ئەو ئینسانە تا مەزرۆی ژیانێک لایقی خۆی بێت وەکو ئینسانێک و وەکو کوردێک نێسی. کە وەختێ ئەم دوو شتەی نەبێت، ئەم دوو دیزایرەی نەبێت، ئەم دوو تەمەنایەی نەبێت، بە شوێنیان ناگەڕێ، هەموو شتێک سەرسەری تەماشا ئەکات. لەوانەیە ئێمە هەنێ حکممان دابێت لە ڕوانگەی مردم و ئەم حکمانەی ئێمە مطلق بوو بێ و بڵێن وایش نییە ئستثنایشی واتیە. ئەوەڵەن دانەیە ئستثنا قاعدەیەک باتڵ ناکاتەوە. دوو من کاکە لەم کوردەوارە کە ئێمە خەریکین ئەیبینین لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە، سۆشیال میدیاکانەوە، لە ڕێگەی گۆڤار و ڕۆژنامەوە، لە ڕێگەی قەڵەم بەدەسەوە ئێمە نخبەیەکی کوردمان نەدی دوو دێر لەسەر کوردیەت بتوانێت قسە بکە، دوو دێر گزارش بدات لە کۆمەڵگای کوردەوار. تۆ یەک سیاسیت نەدی سەبارەت بە ئومورە سیاسیە ئیمڕۆی کۆمەڵگای کوردەوار، سەبارەت بە کوچە و کۆڵانەکانە سلێمانی، سەبارەت بە کوچە و کۆڵانەکانە سەیساق، هەڵەبجە، کوچە و کۆڵانەکانی دیوان دەرە، بانە، سەقز، خانەقەین، مەندەلی قسەی بوێت، بتوانێت غەمی دانە بەدانەی ئینسانەکان ببینێت. ئەمڕۆ لەگەڵ خۆشەویستێکا قسەمە کرد لە کوردەوارە لە شارە کرماشان. دڵی تەنگ بوو لەم ڕۆژگارە. ئەیوت فڵانی دنیا وەکو کەوشی پێوپێی لێ هاتگە، یعنی کەوشی لنگاولنگ. ئەها ئینسان کەوشەکانی لنگاولنگ ئەکاتە پێ ناتوانێ بڕواتە ڕێوە، ئەها ڕێوە ڕوینی لەبیر ئەچێتۆ، ئەها ڕەوتی ئەشێوێت. تعبیری فرە قەشەنگێکی کرد، وتی ڕۆژگارم ڕۆیە کە من وام تێە، وەسە ژیان ئەمڕۆ وەسە کەوشە پیا و پێ. ئێمە لە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخوا ڕووینە سۆراغە شێکسپیر. لە سۆناتەکەی شێکسپیەرە وتی when to the session of sweet silence that I summon up remembrance thing past. لە مەحزەری بێدەنگیەکی شیرینە بانگ ئەکەم، ئیحزار ئەکەم خاتراتی خۆشی ڕابردوو. بۆ من ئەم سۆناتەی شێکسپیەرم هەڵبژارد. ویستم بڵێم ئینگلیسی ئەزانم، ویستم بڵێم شێکسپیەرم خوێندەگەسەوە. نا گەرەکم و بە ئێوە بێژم خۆتان ئرجاع بدەن. من بۆ دەسم برد بۆ مارسەل پرۆست. مارسەل پرۆست لە بە شوێنگەڕانی کاتە لە دەستچووەکانە جاودانەگیە ئینسان لە زەمانە تەعقیبەکە و بە شوێنی ئاگەڕێ. ئەو وردە بەرز خاتراتە خۆی نەقڵەکە. و لەوێ ئێژێ کە زەمان لە زەهنی ئینسانە
نسبیە ئەو جۆرە نییە کە لە واقعیەتە هەست تۆ بڕێجار چرکەیەکت بۆ ئەبێ بە 100 ساڵ 10 ساڵت بۆ ئەبێ بە چرکەیەک لە زەهنی ئینسانە تۆ دەسە بگری بەسەر سۆبەیەکە کە ئاگر بێ 10 سانیە دەسە بەسەر ئاگرەکەەوە بگری بە ئەندازەی 100 ساڵە لە یەکگوزەریە و 10 سانیە 10 ساڵ بەڵای مەعشوق تۆ دانیشیت دێژی 2 دەقیقە دانیشتگی خەڵکی کوردەوار ئەم دیبەیتانەی ئێمە کردمان بۆ ئینسانێ بوو لە قورعانە ئێژێ ئەوانەی کە بیر ئەکەنەوە بۆ ئەوەی کە دەردی هەسوگەرەکێ دەرمان بوێت تۆ نەخۆش ئەکەوی جەڵدە لێت ئەدا شێرپەنجەد لێت ئەدا سەرەتان لێت ئەدا هەر تار و سوێریەک ئەخۆی پەرتەوەفشانی ئەەکەی شیمی دەرمانی ئەەکەی خاس بوویتۆ چون تۆ تەشخیصت داگە سەرەتانە هەست خەریکی ئەمری تۆ بەو قەناعەتە نەگەیکی کاکی کوردم دادەی کوردم خەریکی نابوود ئەوی ئەمڕۆ پیرەژنێ بە من ئێژێ ڕۆڵە دنیا وەکو کەوشی پێ و پێلێ هاتگە کەوشێکە تۆ لنگی چەپی بکەیتە ڕاستە ڕاستی بکەیتە چەپە ڕێوەڕوینە لێ ئەشێوێت ئینسانێکی کورد ژنێکی کورد ئەو قسە بە منەکە ئێمە نییە واینە دەورانە داگیرکاریە ئەم 100 ساڵە داگیرکاریە لەسەر سرە ئێمە بە ملیۆن ساڵ گۆزەشت بۆیە ئێمە نییە دەورانەکە ئەوەنە سەخت بوو پێمان وایە هەر بووگە هەتا بووگە وابووگین وابووگین هاڕیاک تێ هەڵدریاک برسی بێکەرامەت وردبووگ بێغرور بای بخون و لە خۆبایی بوونمان نەبووگە ئێمە هەزاران ساڵ ژیانە کوردی ئینسانە کوردی وەکو چرکە ساتێ لە بەرچاومانە وە بیرمان نایێتەوە ئەوە نەخۆشمان لێ گوزەشت بەچی ئێوە واتان لێ هات بەچی ئێمە وامان لێ هات بوو ئەم مەردمە نافەهمێ دیبەیتەکان گوێدا و تێناگا ئێمە چیمان کردگە ئەوە ئیستا من 2 نمونەم دابەیەوە سۆناتەکەی شکسپیرم هاورد مارسل پرۆستم هاورد تا بە تۆ بێژم کاکەی کوردم تۆیە کە ئەمڕۆ متەحەیری ئەوانەی بووگی کە تۆیان داگیر کردگە تۆ هیچ لەمانە فێر نەوگی کاولی فێر بووگی مەسەڵەن تۆ ئیمڕۆ دادەیەکی کورد ئەوێنی سەگێکی گرتکەسە باوەش و ئەی لاوێنێتۆ لە سۆشیال میدیا و ئەزانێتە ئێمەی کورد لەگەڵ حیواناتانە ژیاگین سەگمان نەدیگە ئەم فرە مسەقەف و با کلاس بووگە سەگەگرێتە باوەشی دادەگیان با بزانی ئەگەر تۆ من ئێژم بڕۆ بیرەوەریەکانت وە بیر بێرۆ من ئێژم ئەم سەرزەمینە کوردیتیا نەماگە من ئەمڕۆ 12 دانە خاترە 12 دانە چیرۆک ڕەوایەتی ئینسانی کوردیتان بۆ تعریفەکەمەوە تا بفەهمن کۆمەڵگای کوردەوار چۆن بووگە لە ناوی ئێمەی کووردە حیوان بەشێک لە ژیانە ئێمە بووگە و ئێمە ئەو هەڵس و کەوتەی کە لەگەڵ ئینسانەکانی ترا کردگمانە لەگەڵ حیوانەکانی شا کردگمانە ئێمە بۆ حیوان شخصیت قائل بووگین بۆیە ئێمە ناومان نیاگە بەسەر حیوانە تۆ یەک سەگ نادۆزی تۆ ناوی نەوێت لە حەج ئێم کوردەوارە ئێژێ خاڵۆکەی خەسرەوێ بوو لەو منتەقەی مەرەخێڵە لە گوێی سیروان ماڵی بوو ڕۆژێ لە خەو هەڵەسێ بە قۆڵ ئینگلیسیەکان لە مودە خۆشێکان ناوێ سەرە حاڵ نییە حوسڵەی شۆخیکردنی نییە مامر وەختی هێلکەکە مریشک وەختی هێلکەکە ئێژن قوتقوتی فراکە دەنگ فرە دەرتێرێ یانم های کارێ مهم یەکەم کردگە خاڵۆکەی خسرەویش تااقەتی نییە مامرەکە هەر قوتقوتەکە و مرە و کڕە و هەر تێت و هەر ئەڕوا و هەر قاڵەکەوەمیش عاسابی وردە تەلاقە خاو مامرە ئەگرن مناڵەکانی نیو سەعات ڕاوڕاوێنی پێەکەن تا مامرەکەی بۆ ئەگرن
مامرەکە ئەگرن ئەڕوا هێلکەکەی تێرێدانێ هێلکەس ئەی خاتە ناوی دەسە سڕێ ئەی وەسێت و دەوری ملی مامرەکە فڕێ ئەداتە سیروان ئێژێ دەی بەخۆ سەگ باوک ئێژی هێلکەی تەڵای کردگەوە دانێ هێلکەوەم گشتە قوتە قوتە ئەمە چی بە تۆ ئێژی ئەمە بە تۆ ئێژێ ئەو ئینسانە هەڵسوکەوتێ کە تەکی مامرەکە کردی ئینگار هەڵسوکەوتێ بوو کە لەگەڵ ئینسانەیەیکە سەری نەوەڕی نەیوت زەرەر ئەەکەم مەوجودێکە مزاحمی بوو ئەگەر ئینسانێکیش وایە هەرەو بەرخوردی پێکرد فڕێدا سیروان تۆ چۆن ئەمانە نێ لە بیر تا فکر ئەەکەی مۆدێڕن بووگی لە ئامریکایە سەگبازی فێر بووگی تۆ نییە ناتوانی بڕووی خاترات خۆت بێری تۆ من مارسل پرۆستم بۆ تۆ خوێندۆ من سۆناتەکانە شێکسپیرم هاورد من دیبەیتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ونبووم هاورد تا تۆ بە خۆت بێژی تۆکەی مثالدان بۆ لێدەم هەر لەم کوردەواری داگیرکریاگە لەلایەنە کۆرپۆریشنە عێراقی و ئەحزابی منتەسەب بە کوردی دەستکردی نظامی جوولەکەی ئانووسی ئێرانی پارتی و یەکێتی تۆ ئەوێنی لە سۆشیال میدیا مەلا مەزهەرە و مەلا هەڵۆس و مەلا تێ هەڵدریاگە و مەلا خوێڕیە تەکە فڵانە ژنە دەم چەرمگ و تەکە فڵانە گۆرانی بێژ و فڵانە فۆمۆنیستە تێئەگیرین ئەو ئێژێ من حەقە خۆم ڕوت ئەەکەمەوە حەیتەرانەکەم ئەویژ غڵەتە کرد و پدەر سوختە و هەڵا ئەکێشین و تێ هەڵەدەین ئەم مەردمیشە بە دیارە ئەمانۆ تەقلە لێدەن بابەجان تۆ یا کوردنیە یا کۆمەلگای کوردەوارە ئەوبیر نییە مەسەڵەن جەدیدەن فیلمێکی تریان دروست کردگە بەناوە ئەوەی کە پارلەمانتاری قسەی وتکەوە حەزرەتە عوسمان قسەی وتکەوە حەزرەتە عوسمان براکەم ئەگەر ئێمە کوردین ئەی ئێوە چین ئێوە حەفین ئێوە بەنگلادشین ئێوە خەڵکە برمەن خەڵکە ئیتیۆپین خەڵکە کوێن ئێوە ئەم چرت و پرت و ئیسلام بازی سەلەفی و سوودانی و سۆمالیایی و سیۆڵە تاشیاگ و ڕیشە حیز بەردانەوە ئەمەینی کوردەوار نییە ئینسانە کوردیش وا مسلمان نەوگە کە ئێوە هەن ئەم قسانیشە ئاسڵەن تکراری نییە تۆ فکر مەکە شتێ مهمێکە دۆزی گەسەوە کاورایە کورد سیە تەلاقەی خست هەنێ کار خوا تۆ ئەیکەی من بیکەمێژن شێتە سێ تەلاقەی خست خوا هەنێ کار تۆ ئەیکەی من بیکەمێژن شێتە دەی ئەم مەلا حیزانە بێرە تەکفیریەکەن دێ ئەمە لە کۆمەلگای کوردەواریشا بوو قسەی 70 ساڵە پێشە کەسیش نەیوت کافرە و نەیوت خوێڕیە و نەیوت نەیزانی ئێژە کاورایە خەڵک لای جوانڕۆ قەرزارە بێت یەک کوڕی ئەوێ یەک کوڕەکەی ناوی مەسەڵەن ئەو لەزیزە یەک کوڕی ئەوێ تاقانەیەک 89 ساڵە پێش قەرزارەوێ ئەو مردمی منتەقەی جافایەتی جوانڕۆ و هەورامانە بنێشت ئەکەن بنێشتکردن داروەن خەڵک ئەڕواتە ئەو کەژانە کە داروەنی هەست ئەوەنۆ چەندە سەکرێکار داروەن بۆ خاتری ئەوەی بنێشتی لێ بکێشی ئێشێ بە تەوچێ لێ بدەی کە پێی ئێژن لەلە یەک لەلە دوو لەلە سێ لەلە لێ ئەدەی دارەکە زامارەکەی زاماریەکەی ئێشێ قوڕی بۆ بێری هەڕەگ قوڕی بۆ بێری خۆڵەکە بێژن کەیت و قوڕ دروست کەیت و کوچتێ دروست ئەەکەی بە ناوی کۆچەڵە بەدەست بە قوڕئەیلکێنی بە دارەکە ئەم کۆچەڵە یەواش پڕەوێ لە بنێشت ئەگەر باران بوارێ کۆچەڵە قوڕەکە هەڕگەکە باران لێی بدا ئەکەوێتە زەوی بنێشتەکە لە بین ئەچێت بۆیە سەختترین موسیبەت بۆ کوردی منتەقەی جوانڕۆ و هەورامانات ئەیان و کاورا بنێشتی شۆریاگە
مەسەڵەن ڕۆژە 45 باران دای ئەکرد بنێشتەکەی شۆرد. ئێژێ کاورایەک ئەچێ بۆ بنێشت لە تاو قەرزاریە کوڕە نازارە تاقانەکەی خۆیشی ئەوات. ڕۆژە 40 بنێشت ئەوێت. هەوردا ئەگرێ باران بوارێ. کاورە وەختە شێت بێ پەلامارە شاخەکە ئەدا بەرەو لووتکەی شاخ. ئێژن خاڵەوە حمەوە بۆ کوێ ڕۆی؟ ئێژێ ئەڕۆمە سەری ئەو لووتکەی شاخە خاس خوا گوێم لێ بگرێ. نزیک بوومە لە خوا. ئەڕواتە سەری لووتکەی شاخەکە ئێژێ هۆ خوا. خۆیشی لەجێ خۆی و جوا و خوا ئەداتۆ یانێ خوا جواوێ داتۆ. خوای جێژێ بەڵێ ئەحمە. ئەمە هەر لەبەرە خۆیوە. ئێژێ خوا بیستگمە ئێژن تۆ لە قورعانە وتکتە لە تۆ حەرەکەت لە من بەرەکەت. سێتڵاقم کەوتوێ قەرزارم. ئەو لەزیز فرە نازاروگە. ئیستەوە قاشی دەسی مێش ئەگرێ. نانوکەرەی بەیانیانی نەفەوتیاگە ئیستەوە قاشی دەسی مێش ئەگرێ. سێتەڵاقەی ئەحمە کەوتوێ خوا ئەم بنیشتمە بشۆری. ئەڕۆمە هاوار ئەو مۆ کاکەی. دەیجا کوڕی بیشۆرە وە خوایژی. تێتە خوار بنێشتەکە هەورەکە پاک ئەوێت و باران ناوارێت و ڕەفیقەکانی پێکەنە نێژن خاڵەوە حمەوە چی و ئێژێ ڕوویم هەڕەشەم کرد لە خوا. ئەوەسە هەڕەشەکەم گرتی. کاکە مردمە ئێمە وا کورد بووگن و موسڵمان بووگن. کاورای سوێڵ تاشیاک. ئاخر خەڵکەکەی ئێمە نییە کورد نەماگە. نییە خاترەی کوردی لە بیر نەماگە. فکر ئەکات ئەمە کفرە خواس و قسە و عوسمان کریاگە. مردمە ئەهلە شۆخی نەوگە و گشتی وشکوگە و ئێوە لە چەکتان کردە سەرە ژنە کورد. ئێوە ئەم دەورانم بۆ دەڕنە ئەم قانونە کردی. ناخەڵکی ئەمە فێسیە کردە سەروێنی ئەوە زڵفەکانی شۆڕە کردە خوارەوە. ئەم ئیسلام بازیە ئێوە هاوڕتانم جەدید و تەئسیس بوونە. ئەمە گشتی بووگەسوە سەرگەرمی. ئەو کفری کرد و کفرە خوای کرد. ئەگەر تۆ کوردی کورە بابە تۆ سەرزەمینە نەماگە، تۆ کەرامەتە نەماگە، تۆ سوو ئەخوای، تۆ ڕبا ئەخوای، تۆ دزی ئەکەی، تۆ درۆ ئەکەی. ئیسە تۆ هاتکی دفاع لە خوا بکەی. تۆ کوردی یا ئێمە کوردین؟ تۆ چۆن لە بیرە نییە مرد؟ کۆمەڵگای کوردەوار چۆن بوو؟ چۆن لە بیرە نییە؟ کورە دانەیە کەنیش کاتکە وە ئەزانێتە کۆمەڵگای کوردەوار مەسەڵەن ژنی لەشفرۆشی شیتیانە وە گشتی ژنی لەشفرۆشی کوشتەگە. ئێژە دانەیە کرماشانی دانەیە جوان ڕۆی لە کرماشانم ساکنەوێ شغڵی ئەمەسە بڕوات لەم شاخوداخی کوردەوارە سالمە بکەنێ. سالمە گیایەکە بنێکی هەست وەسە سیر، سەرگێکی زلی هەست وەسە پیاز. ئەمە لە ناوی بەستەنیا بەکاریەوە، لە ناوی دۆندرما. بەستەنیەکە کێشی تێ سەعلەبی پێژن بە عەرەبی، سالمە بە کوردی. ئەم شغڵی ئەمە وگەسە بەهاران بڕواتە و شاخوداخیل و ڕستان و ئەمانە سالمە بکەنێ. سۆحێکیانە ناگفتە نەمێنێ لە کوچەکانە ژنێ تێتە کوچەکان لەشفرۆش ئەوێ، لەشەفرۆشە ناوی ئازەرەوێ. ئەوەڵی سۆح گەلەکێ بڕوا بۆ سالمە کەندن ئەلوڕەسان ئەگاتە ئازەرخانم ئێژێ سڵام عەلەیکم و ئازەرخانم. تۆ ژنێکی ساڵمی، خوا چوارپەرێ سالمی پێداگە. ئەم شغڵە بۆ تۆ عەیبە، بڕۆ نانە حەڵاڵ بخۆ. خانم لەشفرۆشە، نە بەردەبارانی کرد و نەدایە بەرە چەقۆ و نەکوشتی و نەحەجی پێ کرد، نەسیحەتی کرد. هەڵەسیان ڕوا بۆ لە ڕووسان،
بڕوات سالبە بکەنی هەرەگاتە بەرەو لە کەمەرێکە ئەوێت ڕووتەڵانی بەردی تیا ناوێ خۆی بشارێت و تەوەرگ داگرێت تەرزە داگرێ داتە بەرە تەرزە 3 ساعت تەرزە ئەیکوتێت تەڕەوێ هەرچی دڵقتێرێ بەسەری خۆیان تەڕەوێ مەجبورەوێ ئاگرێ بکات و خۆی گەرمەوە بکات و خەڵکی منتەقەکە گزارشی ئەدەن ئێژن ئەمە چەتە و یاخی و ئەمانەسە و نیروی ئەمنیەتی تێن ئەیگرن خلاصە ئەیوەن 2 ڕۆژێ لێ ئەدەن 2 ڕۆژە شکنجەیەکەن و لێ ئەدەن تا مشەخص بێ ئەمە یاخیە ئەمە چ کارەس قاتڵە کێوگە چێزانن نەبا کاورایکی فەقیرە هاتکە کارە سالمە بکە و بەریەدەن تێتۆ بۆ کرماشان بێتۆ بۆ ماڵە خۆی لەسەر کوچە دووبارە ئەگاتە ئازەرخانم ئێژە سڵام ئازەرخانە مەڕۆ بێ ئەها چیم پێتوت 3 تەلاقەم کەوتووێ ئەو نانی تۆ لە نانی من حەڵاڵترە بڕۆ کارە خۆت بکە ئەمەش خاترەیەکی تر بوو کە من بۆ ئێوە تعریفم کرد ئێمە کەی مشکڵمان لە جامعی کوردەوارە بوو گەمەردم چۆن زندگیەکە کەی بووگمانە کەی پەلامارە مردممانداگە کەی ئەمانە کێشەی کۆمەلگای کوردەوارن کەی ئەمە مشکلە ئێمەس کە ژنێکی ئەکا بە لەشە خۆی بە ئێمە چ ڕەبتێکیێس یعنی ئێوە کێن ئێوە کوردن چۆن ئێوەوە بیرتان نایەت و باوا گەورەکانە ئێوە چۆن زندگیان کرد وەختە خۆی لە کرماشانە 2 لەش فرۆشخانە بوون یەکێکی ناوی تەوەکولاباد و یەکێکی ناوی چیاسۆرخۆ ئێژە دانەیە کابرایی جافە جوانڕۆی سەی یانێ شاڵی سەوزوگە پژوێنەکەیش سەوزوگە بە ناوی تەوەکولاوادە ئەڕوا بەڕێوە کاری هەست لەوێ تێپەڕێ نازانێگرا لەش فرۆشخانەست لەش فرۆشخانەکانی دەورانی شایش ئەوە بوو کە ژنەکان لەبەر دەرگای ماڵەکان و دا ئەنیشتن لەشیانە فرۆشت یانێ خەڵکیان قاوە کرد یەکێک لە لەش فرۆشەکان قاوەکە لە کاورای جاف ئێژێ مەشای شاڵ سەوز کاورا لاکات وێژێ ها من فرە مەعزەرەتم هەست نەقڵە خاترەتی تر خۆ ئەم مەلانە ئێژن شەرمیتیان نییە خۆ کاورا ئێژێت لە پزیشکیا شەرم نییە کاکە لە کۆمدی و لە تەنزیشا شەرم نییە ئەستەنداب کۆمدیەکانی ئوروپا حەج شەرمێکیتیانی حەچی قسە زەیکەن خۆ ئێوە دائەنیشن بە دیارچاوە حەچی قسەس من ئەمانە ئێژم لەبەرەوەی نەتیجەی لێئەگرم مەجبورم بێژمی لەش فرۆشەکە بانگەکە لە کاورای پیرەمەرد جاف ئێژێ مەشەی بەو یەکی بکە بێ یەکێ بکە پیرەمەردەکەیش لەسەر سەور و وەڵا پوڵم نییە پارەم نییە کاورای لەش فرۆژنە لەش فرۆشەکە ئێژێ خۆ بچوو یەکی بیە بەو یەکی بکە ئێژێ تااقەتی ئەم تاوتومە نییە بچم یەکێ بام و بێم یەکێ بکەم تەوەجۆکەن کاورا نە هەڵچوو نەکردیوە چەقۆ نە پەلامارە تەرەفیدا نە تەرەفی سووساند بابا ئێوە کێن ئەمانە کەی کێشەی سەرزەمینە کوردەوارە تۆ چۆن فکرەکە ئەم کوردەوارە مشتی وەحشیتیا بووگە چۆن فکرەکە ئەم کوردەوارە مردمە نەیزانی گە زندگی بکە چۆن فکرەکە ئێمانە تۆ کەشفت کردگن من بە تۆ وتم بچۆ خاتراتە شیرینە خۆت وە بیرە خۆت بێرۆ تا بزانی تۆ کێی کوڕە کێ بوو گەم سەرزەمینە یعنی چی تۆ بچۆ بزانە ڕابطەی ئینسانە کوردی تەکە خوا چ شکلی بووگە تەکە یەکتریا چۆن بووگەن تەکە تەبیعەت و حیواناتە چۆن ئیسا تۆ فکرەکەی جەدیدەن کەشف کردگە و هەژگێ ئەکەوی ئار ئەکوژێنی تۆ فعالە جامعەی مەدەنی ژینگە پارێزی فرە مهمی تۆ هایدیگەرە خوێندگەسۆ هابر مارسە خوێندگەسۆ تۆ دموکراتیکی لە دنیای نئۆلیبرالیە زندگیەکەی فێربووگی وە هەژگ ئاگر بکوژێنی تۆ فعال جامعەی مەدەنیت تۆ فکرەکە هێشتا دەیمە کێوگەن مشتێ مەڕووماڵات نەیان فەهمیگە حاڵیان نەبووگە
تۆ مەلایەکی ڕیشەپان کردگەسەوە حەقی نییە گۆرانی بخوێنی و بەڕاستی و ئافرەتانە و کۆرە بابە بڕۆ کۆیکەوە. ئێژێ لەو منتەقەی جوانڕۆ ئاغایەک ئەوێ دۆمەوێ شایعە ئەخەنە پشت ژنەکەی ئێژن ژنەکەی دڵتەڕە ئێژن ژنەکەی دڵتەڕە کاورایە جاف ئەحمەین ئاوەوێ ئەگاوە ژنەکەی ئێژێ حەبیە گووی بەرازم خواردووێ ئێژن تۆ ئەدەی حەبێش تۆزێ فکرەکات و وەلالێوێک و ئێژێ ڕاز نایژن ئێژێ سێتەڵاخەم کەوتوێ حەبیەوە کرچە فرە حیزی ڕازەکەن ئەدەی دێ ئەمە تفاقاتە ناو جامعەی کوردەوارە ئێمە بووگە ئەم وشکە مەزهەبی و تەرتیبە ئەحمەقانە و تەربیەتە ئەحمەقانتان لەکوێ هاوردێوە ئەمانە کەی کێشە جامعەی ئێمەس کەی وەختێ تۆ نەزانی کێ بووگی باوات کێ بووگە خەڵکە کوردەوار چۆن زندگی کردگە چۆن ئێژن فەرهەنگە شەفاهی چۆن بە ئینسانەکانی تر ئەگا بۆ ئیمڕۆ کابرا هەڵگەڕیاوە بە من وتی دنیاکە بووگە سۆکەوشە پێ و پێڕۆڵە فرە دڵتەنگم خەڵک داپڵۆسیاگە زندگی حەج مەعنایەکی نەماگە خەڵق قسەی خۆشی نەماگە گشتی فاسد بووگە گشتی حرسەدا گشتی تێ هەڵدریاک بووگە گشتی حرس ئەخوا گشتی خەفەت ئەخوا دەسی بێ دەسەڵاتی زۆڵمی لێکریاگە کەزی لێ کوژیاگە و کەس ناتوانێ حیجێ بکەم دلیلەکەی وەسە تۆ فکراکەیت و دلیلەکەی ئەوەسە تۆ دانانیشی فکر بکەیت و بۆ کاولی تۆ فکرەکەی سەگێ بگریتە باوەشە ناوی بنێی ئەندرە فرە مسەقەفی لە باوای خۆت فرە بیشتر حاڵیتە تۆ فکر ئەەکەی لەم کوردەوارە خەڵک شۆخی نەکردگە و خۆشەویستی نەزانیگە و ڕۆمانسی نەدیگە و نەیزانیگە سەکس چییە و قسەی خۆش نەیزانیگە چییە دێخۆ من دانیشم حتا بەیانی نەقلی وای کۆمەلگای کوردەوارتان بۆکەم گشتی پڕە لە دەرس گشتی پڕە لەوەی کە بە تۆ ئێژێت چه خەبەر بوو لە کۆمەلگای ئێمە کورە کاکە ئێژێ ئەرێ یەزن ئەرێ یەزن باخچە ڕەزن شێخی لۆ نەیکاوە ژن وە کەنیشکی بێتەوە بۆ من براگیان تۆ وا فکرەکەم سەرزەمینە ئێمە مەرد سالاری بووگە مەرد سالاری تۆ بڕۆ گۆرانی کوردی گوێ بە تەرانەی کوردی گوێ بە باس لە مەئاساتی دانەیە مەعشوق شکست خواردەی بێدەسەڵاتەکە حەجێکی لەدەست نایە متەوەسڵ بووگە بە شێخە لۆن کەنیشکەکەوا ئەمشەو ئەیوەن بە بووکی بە شەوە زەفاف نەگا شێخی لۆن نەیکاوە ژن وە کەنیشکی بێتەوە بۆ من تۆ وەختێ ئەمیق نەوگی تۆ لە ناوە خۆت ناناسی بێهۆڤیەت ئەویت بۆیە ئەکەویتە ناوە بازیەش سۆشیال میدیای کێ مەڵا هەڵۆ و ماریا هەورامی هێڤیدار پارلەمانتار و مەلاکانە کوردستان مەلاکان من ئیستا حکایەتە کاکە ئەحمەوە کوردم بۆ ئێوە کرد خوای تەهدید کرد وەکو کاورای لەک وتی خۆدا مدی بەندەی تۆ نیەم فکرە وژت بکە مەیتە بەندەی تۆ نیەم فکرێ بۆ خۆ بکە تەهدیدی کرد ئەیتە لەمە گەورەتر هەست چیەکەی تەکفیریەکەی ئەمە توێژیتی تەمامەشدا دێمە کافر بوون
تۆ کەی کوڕ کەی بەچکەمەلە تازە مسلمان بووک ئێوە وەک شتێ جوولەکەن تازە مسلمان بووگەن سوێڵ ئەتاشن و مترێ ڕیش پیسە بۆ گەندا ئەنێن سەرتان لەم مردمە شاوتگە ئێوە بە هەموو بارێک تا سەرتان لەم مردمە شاوتکە مردمە نازانن چیەکەن کەی دینداری وابوو مردمەی کرد ئێوە دەستان خستە ناوە دینە مردمیش مردم باوەڕی نەما مردم پیاک بوو مردانگی بوو ناندار بوو گوساخ بوو ئێوە دەستان بردە ناوێمانە گشتان کاول کرد دینە جەدیدیان هاوردە مەکاتبە مختلفیان هاوردە سەلەفیە و سەدەفیە و تێ هەڵدریاگە و مەکتەبیە و مەخرەجیە و خوێڕیە و تازە مسلمان بوو گێمش تازە مسلمان بوو لەم ناو لەولاوە پیا بووگەن ڕۆژگاریان بە گشت کەسێ تەنگ کردگە کاکە گیان ئەوانەی گوێ لە دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ ئەدەی دا تۆزێ فکر بکەرەوە فکر خۆ قەرار نییە من هەرچی لقمەزبی هەجوم بیکەمە ناوت دەمت من بە زوانە چۆلەکە قسم کرد دەر دیوار ئاسمان مەتەڵ قسەی خۆش شعر گۆرانی لەبەرەوەی تۆ متەوەجه بکەم بە خۆتا بڕۆیتۆ کاکە تۆ بزانە بۆ تۆ تێ هەڵدریاگی فکر بکەرەوە بزانە تۆ لە ڕۆژێ لە دایک بووگی تا بە ئیمڕۆ فێر بووگی تێ هەڵدریاگویت فێرتیان کردگە تێ هەڵدریاگوی تۆ فێر بووگی تێ هەڵدریاگ بمێنی تۆ ئیمڕۆ نانە نییە ئاو نییە ماڵە ئەخۆن تەعەدا لە ژن و کەنیشکە ئەکەن بزانە تۆ چۆن ژیانە کردگە بەگراگەیی چیت کردگە واد لێ هاتکە تەماعبازی دانیشە بینوسە تەماعبازی چاپلوسی زۆڵم ئەوێنی دەمە داخەی زرنگی ئەویتە درۆزنی بزانە تەمامە ئەمانەی کە تۆ هەی بووگە بەمە تۆ ئەمانەیتە کە بووگە بەمە بۆ ئێمە هاتین وتمان کۆڵبەری لیاقەتە ئینسانە کوردی نییە بۆ وتمان بۆ ئێوە هەر هاوارەکەن کۆڵبەرینی و حەزی پێکەن و چی بکەین و برسیمانە بۆ ئێوە حەزی پێەکەن چون تۆ فێر ئەوی کە زۆڵوی تۆ فێر ئەوی سوال کەروی بیکەن لە ڕێخوا و مەولی پێغەمبەر و توخوا و بۆ حاجەتی کاکە ئەحمە و داقەرانێکم پێبەن و برسیمە و نانیە و تۆ فێر ئەوی وات پێبێت فێرت ئەکەن بەرە عادەتەکەی بچۆ بزانە بۆ بێکەرامەت بووگی دانیشە ڕۆژانە تۆ چی ئەەکەی ڕۆژ بۆ ڕۆژ کاولتری دانیشە بزانە لە خەو هەڵەسی تا ئاخری شەو چۆن ڕەفتارەکەی 2000 درۆ ئەەکەی قەیە ڕۆخەڵای ڕاست نێ لە لاویسکدا زات نییە وازح ڕۆک قسە بکەی لە فەسادا قەرق بووگی ئەو قەناوە فەساد بووگی گەرەکتە جۆرێتر خۆت نیشان بەی گەرەکتە بژلاوی من گشتمان بەڕێزین و ئینسانی محتەرەمین و من شخصیەتم هەسو تۆ عەلی خامنەی تەپی داگەسەمە لەسەرە تەجاوزە پێەکە دەسەوا بۆ ژنە بۆ کەنیشکە بۆ پوڵۆ بۆ ماڵە کردیکتێک گەوات تۆ دەم ناکەیت و بەڕێزی تۆ واقعەن بەڕێزی لەحزەی دانیشە فکر بکەرەوە بزانم بەڕێزی تۆ شەهامەتت نییە فکر بکەیت و بێژی من لە ئینسانیەت کەوتم من ئمڕۆ مناڵەکەم قسەم ناخوێنێتەوە ژنەکەم قسەم ناخوێنێتەوە بابەگیان تۆ یەک نەفەر ناوێنی لەم فەزای مەجازی و لەم کوردەوارە دانیشێت جوانەکانە ئێمە پەروەردە بکە ژن فێر بووگە بێژێ تۆ ناوێ بەڕاستی وشک مەغزوی پیاگەشە بەڕاستی ڕۆشن فکری یعنی چی یعنی ئەم خانمە خۆیەسی و لەشە خۆیەسی و لەشە خۆی هەنە خۆیەسی و مەیلێسی و ئارایش ئەکا و قژە خاتە دەر و هەڵپڕکە ئەکا و دانس ئەکا و سمتۆڵان ئەماڵێ بە مەردمە جائجی تۆ خەر تەعەسوبە خەرانەت هەست نەدادەگیان چون ئەم جامع کەسێکی تیانی جواوە تۆ بدات و تۆ نافەهمی خەریکی چی بە خۆتەکەی نا حج پیاگێ تۆ ناخوازێ حج پیاگێ حج پوڵێ بە تۆ نادا ئەزانی بۆ نایدا منتقەن نایدا نەبەخیرەت حج پیاگێ ناچێتە ناوە
معاملەیەک کە قەتعیەتی تیانەوێت. هیچ ئینسانێک لە ئستەیتە ئەنسەرتنتیا زندگی ناکە. دادەگیان تۆ خۆت مەسەڵەن کاسپیەکەی 2 ملیۆن تمەنە هەست، یەکێ تێت گەرەکە تەکتا مامەڵە بکە، بزانی کاوراگەرێکی پوڵەکەت بخوا مامەڵەی تەکا ناکەی، پوری بە قەرز نادەتیت. دروستە؟ دەی تۆ ژنێکی دڵە وا پێوە سینەی زلە گشت کەسێ بیوێنێت، دەرزی مەمکەکانە گشت کەسێ بیوێنێت، گشت کەسێ پێت بێژێ چ زەریفی و چ شیرینی و خۆ هەڵی ناگرێت و قڕێ خاس ئەدەی. دێ کاورا خۆشێت نەوگە تۆ بخوازێ بۆ ئیشێ بتخوازێ. ئەم مامەڵەیەک نییە قەتعیەتی تیاوێت. تۆ وایتە سەرە لێوارەکە داکەفی، هەر پیاگێتەر هات پورە زیاتر بە تۆبات و ئەوە دۆ کاورا گەوات نییە دادیگەن خۆتی شووی کاری واناکەی. گەرەکتە شوو بکەی نرخێ خاس بکەی، ئێشێ بەو پیاگە وا گەرەکتە شووی پێ بکەی قەتعیەتی پێبەی. مطمئن وێت کە تۆ ئەم ناگۆڕی تۆ بە یەکێکی تر. تۆ ڕگەڕی تۆ ێژی بەڕاستی و هەر کەسی حەزی خۆیەتی و بەڕاستی و هەر کەسێ بخۆی ئازاد و بەڕاستی و من کاری ماڵ ناکەم و بەڕاستی و من نان دروست ناکەم و دەیناکە کاورە کەڵەگا نایێتم لە خۆی. لە ئەوروپاش واسە تۆ فکرەکەی لە ئەوروپا چه خەوەرە؟ ژنە ئەوروپایەکە پیاکە نە ساپۆرتیەکە نەنانی ئەدات، نە حیچێکی بۆ ناکە، ژنەکە مەیلسی وەزیفەیسی لە ماڵە نان دروستکە، دروست ناکەوە پوڵێکە کاری کردن نان لە دەرەوە ئەسێنێت. تۆ فکرەکەی چه خەوەرە لەگرا؟ دەی ئەها ئێوە خەریکن جامعە نابود ئەکەن کەلیشکە کاڵەگەڕێت و بەڕاستیان پیاگە دواکەوتووە، نەم پیاگە دواکەوتون یان پیاگە مەعامەڵەیە ناکا غەشیتی هاوێت. ئەم پیاگە مەعامەڵەیە ناکا مطمئن وێ کە هینی خۆی نییە، نایکە بۆ بیکە ئابڕوویە چێتە ژێر سوال، پوری ئەچێ، ماڵی ئەچێ، زندگی ئەچێ، بۆ بیکام کارە. دادەگیان تۆ شلی دڵۆ تەڕە، تۆ دڵە وا پێوە دنیا پێت بێژە زەریفی و شیرینی و سمتێ قەشەنگێکە دەس و بەرێ قەڵاچەنێ نازاری، تۆ دڵە وا پێوە حەزی پێەکەی، دەیتر تۆ بۆ شوو ئەەکەی، تۆ دنیا شووتە. وەی تە کەوشەکانت دەرە مزگەوت، هەرکە لەولاوە پێ ئەتکاتە پێ. وەی تە چیمەنەکانە کنارە خیاوان، هەر حیوانێ لەولاوە بێ دەمێکی تێخە. تۆ پابلیک سرویسی عەزیزم، پرایڤەت سرویس نییە. داستانەکە مەسە نە ڕەبتی بە غەیرەت هەست، نە ڕەبتی بە مەردانگی هەست، ڕەبتی نییە. کابرا مەعامەڵەی وای ناکە، نایکە. ئەتوانی ئیتمینان بەی بە کابرا بیدە، عشقی پێ ئەدەی، خۆشەویستی پێ ئەدەی، لێو دوا لباس ئەەکەیتە بەرە نایکەیتە بەرەوە، مشکڵە خۆتە، مشکڵە و پیاگەسە کە تۆ ئەو پیاگە بەو ئیتمینانە بگەینی. بابزانی پیاگێ لە تۆ قبولی کرد تۆ بۆ خۆتویت، تۆ هەنە خۆتوی، تۆ هەر جۆرە مەی لە بێ زندگی بکەیت، تۆ کەڵەگاوی لە ماڵا دانیشتویت. ئەم پیاگە زەعفی هەست بابزانی، مشکڵی هەست، یا شخصیەتی زەعیفە، یا گەورە نەوگە، یا یەک زەعفە گەورەی وا لە وجودیە. ئەنا پیاگویت. بۆچی ئێشی بڕاتە ناوی مەعاملێ هیچ اختیارێکی تیانەوێت، ساحێوە حەکێنەوێت. تۆ خۆت ئەیکەی، خۆت حازری بیکەی، خۆت حازری شوو بکەی. تۆ کاورای نەماڵی هەست، نە پوری هەست، نە زندگی هەست، نە ئەتوانێ کارکە، حازری بیکەی نایکەی. بۆچێشی بیکەی؟ کەڵەگا تێریتە ماڵ نایکەی. لذا ئەم اتفاقاتانە لە کۆمەلگای کوردەوارە براکەم تۆ وەختی ئەڕۆی کەمپین ئەخەیتە ڕێ نابوو قەتڵ ناموسی و من ناموسە کەس نێم، دەی ناموسە کەس دەی چاو دەرەهات، دەی شوو مەکە دەیتر بۆ لێو داتی هاوارەکەی نرخم گەرەکە و بڕاستی خۆشەویستی نەماگە و دەی نەماگە تۆ واتە کردگە. کاورە بۆچی ئێشێژن بخوازی؟ ئێجە کاورایە پاوەیی چووە تایلەند، هاتووە وتی یانەی وێرانم یانەولامەوە، یعنی ماڵی وێرانم ماڵەولا ئەدا. دەی وەختی ماڵەولا ئەدا کاورای تر ئێشێ بۆچی بخوازی یەکێ بخوازی؟ بۆچی ئێشە تۆقێ بێرێتە منە خۆی؟ بۆچی ئێشە خەرجی زەماوەن بکە؟ بابا ئێوە جامعتان نابود کردگە ئیتر.
ئێوە کاولتان کرم کردەوارە فکر ناکەنەوە زۆر تۆ حاڵیتە کۆلە تۆ حەکی حاڵی نییە تۆ خۆتیشت نەفامیگە بۆ یا ڕۆی لوتە ئەمەڵەکەی سیلیکۆنەکەیتە ناوە گپە سیلیکۆنەکەیتە ناوی مەمکە سیلیکۆنەکەیتە ناوی باسەنت حەکی تۆ لە خۆت قینت تێ تۆ خۆت نییەی حەجێ نییەی نە شخصیت هەز نە کەرامەت هەز نە شوخی ئەزانی بکەی نە محەبەت هەز نە عاتفەت هەز نە ڕەوابەتە عاتفی ئەتوانی دروستکەی نە ئەتوانی محەبەت بە ئینسانێت تێ بکەی گەرەکتە بە مەمکە قوت کاورە جەز بە خۆت بکەی دەی مەمکە قوت 20 پۆنت خەرجیسی کاورە و ئەندازەی 20 پۆنت تۆی گەرەکە ئەمە سە بونیانە جامع لەبین ئەچێت تۆ فکر ئەەکەی تۆ تێ هەڵدریات بووگی تەواوە عمرت لەبەر ئەوەی پێت نێژن بێ کلاس حازری هەر کارێ بکەی پێت نێژلاوە تۆ مسەقف نیە تۆ دادیت بابە لادی ئەوەسە وا نازانی کێس لادی ئەوە نییە لە دیا زندگیەکە تۆ شاری نییەی وایتە سنە و سلێمانی و هەولێرە وایتە کرماشانە تۆ شاری نییەی تۆ شاری نییە تەواوە گیانە کردگەسە عملیاتە کۆزمەتیک سەرجەری تۆ شاری نییەی ئەوەنە ئەرزش بۆ خۆت قائل نییە ئەوەنە ئەرزش بۆ خۆت قائل نییە تۆ کاورای دەهاتیەکی حەجێکە نییە هیچ فکرێ ناکەیت تۆ من 1000 ساعت سخەنڕانیم کردگە مەتنی کوردیم هۆنیگەسۆ کاوراتیە لە من سوالەکەەوە چیتان کردگە کورە عەزیزم ئێمە گەورەترین شۆڕشە بەشەریمان کردگە گەورەترین شۆڕشە بەشەری ئەوە چی ئەەکەی بابەجان تۆ نافەهمی ئەزان تۆ نافەهمی من دوێکە حکمت دانەیەک بەچکە پارتیم داگە سزا بدرێت کاورایستە لە جێگەی خۆی لە هۆلێر دانیشکە و لاو فەیسبووک و جریانێک و حەچێکم پێ ناکە نازانێ ئەم حکمە لەسەری پاک ناوێتەوە کاورای بارزانی گوێ دوا پێ ئیستا ئەوانەی واقینیان لە تۆ هەز ئەم حکمە حکمیان پێدا تۆ بتۆپێنن ئەوانەی وا ڕقابەتی بیزنسیان هەس ئەم حکمە مەشروعیەتیان پێ ئەدات تۆ بخەن ئەوانەی وا لە ناوە دەستگاه پارتی قینیان تێ لە تۆ ئەدەنە ژێرە پێت هەر بەم حکمە تۆ ئەخەن پارتی بەیانی گەرەکی بێ نیشان بدات چاکسازی ئەکا ئەوەڵ نەفرێ بێتە سوراغی بیتۆپێنێ تۆ ئەتۆپێنێ حارید بوو ئەمە حکمە نەفرێک نییە حکمە جریانێکی سیاسیە ئێوە نییە لەم دنیا حاڵیتان نییە ئەحمەقن حتا نەتان تۆپێنن نافەهمی تۆپیایی تۆ حتا نەبری نازانی نابود بوون یعنی چی تۆ ئەنگیزەی ژیانە نەماگە تۆ خۆت ناناسی تۆ هیچ تەفاوتێکە نییە هیچ فەرقێتەکە دیگەرانە ناکەی فکرەکەی زێنێکی کورت و زێنێک نییە تۆ تیکە گۆشتێکی تی هەڵدریاگی فڕەت دریاگی وە هیچی ئارامە ناکاتەوە لەم تەختخاو دەرتی ئەچیتە ناوە ئەو تەختخاو لەم ڕستوران دەرتی ئەچیتە ناوە ئەو ڕستوران لەم گەوادی دەرتی ئەکەوێتە ناوێوەکی گەوادی ئارامن نیە نازانین چی دێرەکە لەم کۆمەلگای کوردەوارە خەڵک عادەتی کردو بێت پرتۆ بۆڵە بکە لاوە و بەڕاستی یەکێتی دزە و بەڕاستی پارتی دزە و فلانە کەس گەندەڵە و ماڵی ئەو مەسئولە چووگە ماڵە فلانە کەسی خواردگە و تەجاوزی کردگە بە ژنە فلانە کەس و بەڕاستی گەندەڵ شک گەندەڵ و قزەڵ قۆرد گەندەل و زەهرەمار تۆ یەکێکە نەدی لەگرابێ حکمەدانەیەک بابێژە بیتۆپێنن ئەو مەسئولە نایەڵێ خەڵکی کوردەوار کاسبی بکات بیتۆپێنن حکمی مەرگە مادام ئەم حکوومەتی حەلیمە خۆی لە گشت کەسێ فاستتر نادروستتر دەستنشاندەترە مردم خۆی ئەوێتەوە حاکم حاڵیتان بوو ئەژێ کاورایە بوو ژاندارمێک و ناوی غوڵام دزێکی ئەگرت دزەکە ڕەفیقی قازیەکە بوو حاکمەکە هەرچی دزەکەی ئەگرت ئەیوردە محکەمە حاکمەکە بە مادە هینی قانونە بە مادەی 140 و 141 و 142 بەری ئەدا ئەو تبق مادەی فڵان ئەم دزە بەرادریا ئیتر کاورای ژاندار گیانگەی واگرایە بەدەسی دزەکە هات کتێوە قانونەکەی هاورد لە ژێری نووسایی نێرە داژغوڵام دز گرتێشە بیکوژی تەپدای لە دزەکە کوشتی وتی بە نێرە خۆم کوشتم
تۆ لە سەرزەمینێکاوە گشتی ئەوەی بە ناوی حکوومەتەس گەواد و خۆفرۆش و شەواڵ پڵیتە و عاملت داگیرکەرە تۆ ئێشێ قانونە خۆتە بوێت قانونە کوردەوارە بوێت ئێشێ ئەوەی پێ لاردانەی ڕاستیکەیتەوە ئەوەی درۆی کردبێ بە ناوچاویە ئەوەی خیانەتەکا بیکوژی ئەوەی تەجاوزی کرد تەجاوزی پێ بکەی و بیکوژی تا کۆمەلگا کۆبوێتەوە تا ئەم کوردایەتیە بمێنێتەوە ئەم سۆشیال میدیا ئەم دنیای ئەمڕۆژە ئەم مۆدێرنیتە ئەم ژیانە شاریە مردمی بەبەخت کرد مردم بوو گەسۆ کەوشە پێوە پێ پێڵاوە پێوە پێ ناتوانێ بڕاڕێوە وەسە هێسرێ ناڕیان کردگە وە جادەی خۆڵۆ بڕوە بیوەیتە سەر جادەی ئەسفاڵت تەقەی سمەکەی تێ ناتوانێ بڕوە ناتوانێ ئێوە هیچ شتێکتان لە خۆتان وەبیر نەماگۆ کاکەی کوردم تۆ بوو نافەهمی لە ڕاپەڕین لەبەرەوەی نەبووگی تۆ مۆدێڕن نە کوردیەکەی جارانیشی لە بیرماگەکەی دائنیشی و دیارە توڕەهاتە ئینسانە ئەحمەقێک و حاڵەکەی لە بیرە نییە دوو قسەی خۆشە گەورەکانە خۆت بگەڕێنیتەوە کە پڕە لە دەرس زندگی بەڵا نییە گوێ بگری لە گۆرانیەکی کوردی ئەم بەندەی حەوا دەدەم گعدەکەی بە خۆشی کەقسامانی لەولاوە هاتووانی ئەم ئەوەسە تو ئەحمەقێکی نافەمی کاورایەجە ڕەنجی بێوەرم هەرەز وە ماڵم شیروای کێمداگە و کێتێتە پاڵم ئەمە یعنی چی؟ ڕەنجی بێوەرم ڕەنجێک کە بەری نەداگە ڕەنجێک کە کێشام و بەری نەدا هەرەس وە ماڵم هەرەس ئەوەسەوە بەوری شاخەکان تێت بەرەو خوار هەرەسەکە هەرەس وە ماڵم یانێ با لە ماڵم بیوات ڕەنجی بێوەرم هەرەس وە ماڵم شیروای کێمداگە کێتێتە باڵم شیروا دایکە کەنیشک بابەتە شیرێک کە داوی بە کەنیشک پوری ئەسەن لە کاورای زاوە ئەیوا کەنیشکم خۆ مفت گەورە نەکردگە تۆ بیوەیستە مفتێ کار بکا بۆ تۆ سروەت بۆ تۆ دروستکە شیروای لێ ئەسەند چووگە شیروای داگە بیستیگێسی حاجی عەباس دوو کەنیشکیێس فاتمە و زارا فاتمە فرە شیرینە بیستیگێسی نەیدیگە ئەڕوا ئێژێ فاتمم گەرەکە ئەخۆ ناتوانێ بێژێ حاجی عەباس فاتم و زارا بێرە بابیان وێنم ناتوانێ بێژێ ئێژێ فاتمم گەرەکە خۆشنازنامە نەوگەون نازانی ئەو ێژە بەسەر چاو شیرواکەی 100 دینارەکەی لێسێنیت یاڵا زەماوان ئەگرن و تارای بووکێنی ها بەسەر بووکۆ و کەس نەیدیگە تا ئەیوەنە پەردە یعنی ئەو جێگەوا زەفاف ئەکرێ ئۆتاق زەفاف تا ئەیوەنە پەردە لە پەردە زاوە ئەتوانێ بوو تارای بووکێنی لابە تەماشایەکە هەرەس وە ماڵم دەیخۆ ئەمە فاتم نییە ئەمە زاراز بێفەڕەکەیانە ناشیرینەکەیانە تازە بووگەسۆ ئەغدیشی و حەڵاڵیێسی و ژنێسی وا لە پایاوتەوە هات کەسە ناوە پەردە قەڵە دەکابی هەنێرێتە دەرەوە تا دەفیشەکی لێبن ڕەنجی پێوەرم هەرەس وە ماڵم شیروای کێمداگە و کێتێتە باڵم تۆ ئەمە ناتوانی دەرکەچی گعدە گوێدەی ئەم بەندەی حەوا دەدەم ئەم بەندەی هەم بەندە حەوا بە بیکە ناوی چاڵی چاوە کاورای سەخیف تۆ کوردی دەمە قۆپانی ئەکەمە پێم کوردم تۆوە دەمە قۆپان کوردی تۆ لەمانەی کە فرە ئیدعای دەمە قۆپان و زوانە فاسۆمیان تێ یەک کەلەمە یەک نەقڵ نابیسی بێجە جەهانە کوردی چه شەکڵی بوو نایزانی ئەمانە ئەوانەنە وا هاتن ئینسانە کوردی نابودکەن بابا ئەمانە هاتکن بە ناوە شەڕکردنە تەک و خوا شەو و ڕۆژ باسی خوا ئەکەن ئەرێ کاکەی مەریوان هەڵەوجەی بۆ لە کۆڵە خوا ناویت و داوای چی ئەەکەی بابا تۆ لە گشت کەسێ زیاتر باسە خوا ئەکەی حەز بەخوا ناکەی بەری دەبچۆ پەیکارە وە تۆ چی دەی ئێوەی وا زد ئیسلامن ئەویش فەقەت سونیەکە نەشیعە
نعلي ابن أبي طالب نحسين شو ڕۆژدات هەنگرکەسە سەرە خوا و محەممەد ولی ناکەن دانەیە مسلمان ڕۆژە دوو دەحفە نایژێ محەممەد تۆ مەریوان هەڵبجێ و بەچکەکانی تۆ ڕۆژی 1 ملیۆن دەحفە نایی محەممەد تێرن کارتان چی بە بەکابراوە کاکە بە چه زوانێکی تر قسە بکەین ئێوە بفەهمن ئێمە چیمانوتکە تۆ چوزانی شۆڕش یعنی چی تۆ چوزانی سڵتە یعنی چی سڵتە زانی یعنی چی کاکە گوێ بگرە تۆ قەرار نییە کڵاشینکۆف هەنی وەختی ئاخرە تۆ کەی تۆ ئشی دانیشی بزانی ئەم خەڵکی کوردەوارە بۆ کورد نەماگە بۆ گشتی کزۆڵە بۆ گشتی بگەسە قوربانی بۆ گشتی داتەپیاگە بۆ گشتی تێهەڵدریاگە زانیان چی کاکەی کورد دانەیە کاورای کوردوا 2 متر باڵایەسی کامێرا ئەوەنە بەردەمی 250 دیناریە دەرتێرێ لە چەپەڵەمە ئەیگرێ لە چەپەڵەمە زانی چیە ها وەختی گەرەکتە بگری لچە ئەلەرزی ئەو پێژن لە چەپەڵەمە ئەیگری و بەخوا حەد 250 دینارم وا پێ گەرەکێ بگری تو تۆیش بێژیەوە دایکە بێتەوە قوروان تو خدایکە بێەوە قوروانە کزەی دڵاکە جایژێ کەنیشکی باوکی تەجاوزی پێکردو لە دادگوستەری کرماشانە دایکەکەی هاتووی و داڵگە بێتە قوروانە کزەی دڵەدا تێگەی کزەی دڵی فرەفرە و ئەویش کزەی دڵیسی کاورا ناوێنێ بێژە من 250 دینارم وا پێ مەسەی بارزانی لاهورە شێخ جەنگی بە ئەڵڵا قەسەم ئەو تەختتانە هەڵ ئەتەکێنم مناڵە من برسیوێ مناڵەت و وەکو سەگە تۆ پێنم هەر وەکو سەگە تۆ پێنم بێشەرەف ئەو پەنجایە دەرتری و 2250 دەستە سڕێ دانێ لە مزگەوتێکە و بڕاستی و برچاوێگرێ عیب نەوێ کۆرە بچۆتێ هەڵدریاگە کەسافەت خێرم پێ بکەن و زەکاتم پێ بکەن و دەچی بکەین و دەبڕۆ بمرە دێوە زندگی تۆ ئەیکەی دێوە ژیانە تۆ ئەیکەی دێ تۆ پیاگی کاورای کورد کاکە ئەحمە و چوو یەخەی بەخوا گرت وتی ئەگە کوڕی بیشۆرە ئەڕۆمە هاوارە ومە کاکەی حاڵیتە خۆ قەرزانە نییەم کاورایە کوردی لای ئێمە پارشێوی کرد و بانگیان دا و کوڕەکەی وتوی بابە بانگیان داگە وتی خۆ قەرزاری نییەم ئێوارە نیم سەعات دێرتر ئەیشکێنم ئێوە کێن بەوە حەفی کوێنێوە کاورا لە بەرامبەرە سڵتەی خوا لە تۆ خەیلێ موسڵمانتر و پاکتر وگە ئەوە قسەی کرد قەرزاری خوا نییەم کاورایە کورد شەو تا بەیانی شەو نوێژی کردو کاورایەکی تری کورد بەیانی تماشای کردو وتی و هەچی و هەر خەریکی نوێژەکەی وتی و وەی زانویستە ێژێ باری کەڵاچە مسڵمانێ خاسێکی و ئافرین لەو ئیمانە وتی و هەتیوە جنایەتکارە بێشەرەفە چیت کردە تۆ چیت کە چی جنایەتێکە کردە ماڵی کێو خوارگە کوڕی کێو کوشتەگە تەجاوز وە کێ کردگە وا وەکو سەگ ئەپاڕێتۆ لە دەرگای خوا ئیستا تۆ بڕۆ بژێ بەڕاستی عومەر خەیامی قسەی خۆشێکی کرد ئەژێ ئەڵێن بەهشتەوە حۆری چاو کەژاڵ مەیە و هەنگوینە و شەرابێکی ئاڵ من باکم چی بێکە لێرە هەم بێت مەی و یارێکی تەڕی 14 ساڵ بە کارایەتی هەڵدریاک هەر ئینسانێکی کوردە بگرتە وەختی خۆی فیلسوفێک و بخۆی ئەم قسەوە ئەم پیرەمەردە کردی بە دانەیە کورد هەر وەکو ئەمەوە وتیرەوە کاورا خەریکی چیت خۆ قەرزاری خوانیەی جنایەتە کردگە تەجاوزە کردگە پیاگ و کوشتگە ئەوە خەریکی چیت شەو تا بەیانی خەریکی نوێژەکەی بۆ وا ئەترسی لەخوا یا رب تو کریمی و کریمی کرم است با طاعت مر ببخشی آن نیست کرم با معصیت مر ببخشی آن کرم است عمر خیام جی خوایا تو کریمی و کریمیش کرمه و اطاعت کردن اگر بمبخشی خو او کرم نیه بمعصیت و گناح بمبخشی او کرمه ده اما همان قصص واکا ورای کرد کردی اخو قرزاره نیم کاکا ایواره نیم ساعت دیر تریشکینم نو بڕاستی و نیم متر ئەملاولا بوێ ناکری ئیسلامەکە ئەشێوێ خوا بنیانی نابوو دەوێت نە زەکاتەکەی تۆ ناگرا کاورای تێ هەڵدریاک مەلای ئەو قافی مەلای سەرفترە خوار کاورای درۆزن
کاورای فاسد ئەم جامعە فەساد دایگرتگە مردم کەوت کەسە فاحشەگی و لەش فرۆشی مردم بوو گەسۆ خۆ فرۆش وەتەن فرۆش سەرزەمین فرۆش مردم بوو گەسۆ کەرامەت فرۆش بێشەرەف تۆ دەنگ ناکەی ئیستە نیم ساعت بانگەکە ئەم لاولا بووگە ڕۆژگەکە ئەشێوێ خوا قبوڵی ناکە لا خوا هەڵی ناگرێ و بەڕاستی و خوا قبوڵی ناکە کەی کورد لە بایەمانە بووگە کەی کوردەمانەی بۆ مهم بووگە بابە گیان ئێمە 100 ساڵ نییە واینە ژێرە داڕمیانە نێوە واینە ژێرە حاڕیانە و بیرمان نایەت ئەمە کێ بووین و ئەزانینە 1 ملیۆن ساڵە ئێمە نۆکەرین و تێ هەڵدریاگین کاورای کورد بەندەی خوایش نەوگە تەکە خوا ململانی بووگە تهدیدی کردگە ئەگە کوڕی باران بوارێنە ئەڕۆم ئەو مۆکاکەی کاورای لە کەژێ خودامەدی بەندەی تۆ نیم فکر وەژێت بکە من ئیتر بەنەی تۆ نیان فکرێ بۆ خۆ بکە ئەمە کووردە هاڕیت بوو تۆ کێی لەکوێ هاتکی ئێمە ئێژین کاکە بڕۆن مراجعە بکەن و گوزەشتەی خۆتانەوە بۆ متەحەیر بووگن لە بەرامبەری کاورای ئوروپایە وتمان کاکە گیان معجزەکردن ئینسان ئەسیر ئەکا بۆیە پێغەمبەری ئیسلام هیچ وەخت نەیوت من معجزە ئەەکەم وتی ئینسان ئێشێ اختیاری بوێت ڕاست و دروست تەشخیص بە عەقڵە خۆی و بە دڵە خۆی بێت ئیمان بێرێ بە یەکتایی خوا خۆ من نایم وەکو موسا بەم لە بەحرەکە بیکەمەوە دوو کتۆ خەڵک بژێ وای ئەمە خواست نەوەکو تەریقەتەکان و شێخە بێشەرەفەکان وا سیخ ئەدا لە خۆی یانم های معجزاکەن ئەمە جوزە کەراماتە شێخەکەمانە کاورای دەروێشە نەقشبەندی کاورای دەروێشە قادری بە تایبەتی ئێوە وا تێخبازی ئەەکەن کوڕی ئەو تێخە بە دەسە یەکێ لە یارانە ڕاپەڕین بیداوە مل تا بیقرتێنێ وەکو سەگە تۆپیت هاتی تۆ یەکدانە سیخەکەی تەگراتە لەوێت دەری تێریەکەی تەقەی پەنجەی پاتە کاورای دەروێش گوێ بگرە من سیگارە کێشم ئەوسا سیگارمە کێشا لەبەر باوکم بابزانی سووتنە سیگار لە حەچی سووتنە پیسترە لەبەرەوەی لەبەر باوکم سیگار نەکێشم کە باوکم ئەهات بەڕوومەوە یەکسرە بە هەر تک پەنجەکەم ئاگری سیگارەکەم ئەکوژاندۆ لە دەستما نییە بێترس دەسم پیا ئەنیا یەکسرە ئەم کوژاند و ئەپڕوزیە لە دەسم ناسووت وەلێ ئاواوە ترسۆ دەسی بۆم دەسم وا ئەسووتێ سەو باڵۆقەدا تۆ ئەو زخاڵە دیکتە ئەو خەڵوزەوا دروستیەکەی پێپیانی نییە بە بێترس لە حاڵی خەلسا وەکو نەشئەگی پێپیانی ناسووتی تنتن پێودانێ هەڵەسی تو دایەخێت و هەڵەسی تو داخەی ناسووتی چون ئەو لەحزە کە کەپسی ئەەکەی حرارەت هەوانیە دەبینیا پێت بسووتێنێ کەراماتە شێخەتە تی هەڵدریاک ئەگەر ڕاستەکەی بیدە دەسە ئاکۆی حەکیمی شمشێرەکە تا کە لەو بقرتێنە زێنگ نێتەوە ڕاستەکەی ئەو شتە ئەی کوتی تۆقەی مەغزتا بیدە تا من خاست دووچە کوشیتری لێ بەم بگاتە مەغز بزانم ئەتۆپی یا ناتۆپی پێغەمبەرە ئیسلام معجزە ناکە ئێژێ کاورایە بوو لە پاوە سەعۆڵی ناو بوو سەعۆڵ فرە ژنانی و زۆڵ و ئەمانە بوو ڕۆژێ لەمە گشت کەسی ئەیزانی سەعۆڵ ئینسانێکی ژنانی شەواڵ پڕیتەی پیسە ڕۆژێک هات لە مەجلیسێکە خۆی پاکاتۆ مامۆسایە دانیشتوو مامۆسایەک لە مامۆسا کوردانە مامۆسا با حاڵە کوردانە وتی مامۆسا دوێشە و خەوم دیکە وتی دای وتی دوێشە و خەوم دی یەکێ هاوتی بێتا بدوەمە خزمەتە پێغەمبەر ئاسمانگ ئەمێعراج وتی دای وتی وەڵاو ڕوویمە تەبەقەی یەک وتی دەی وتی وەڵاوتی یەکرا جێگەی تۆ نییە با بۆمە تەبەقەی دوو بردمیە تەبەقەی دوو وتی دەی وتی بردمیە تەبەقەی سێ وتی یەکرا جێگەی تۆ نییە وتی خولاسە ئاغای سەعۆڵ خەو تعریفەکە بۆ مامۆسا مەجلسەکە گشتی بیشنەوێ مامۆسا بێژێ ئەلحەمدولیلا و تۆ چ ئینسانە پاکە موسڵمانێکی ئەجێ خولاسە ڕووینە تەبەقەی هەفت مامۆسا ئەژێ بێسە سەعۆڵ لە تەبەقەی هەفتا دەسە نەیدا لە شتێکی نەرم ئەژێ با مامۆسا چوزانی ئەژێ منیش لێومە ئەوە هینەکەی من و تۆ گرتە مەرتیکەی پدەر سوختەی کڵاو بەردار بێ بڕۆدەر پێغەمەرەوە پێغەمەری خۆی نەچوو تا تەبەقەی سێ تۆ چۆن تا تەبەقەی هەفت چووی
بابا ئێوە مردمی کورتانە بۆ وا گەوچ کردگە دنیا بوو گەسۆ کەوشی پێوە پێ کاورە نەوە بیری تێتۆ باوای خۆی کێ بووگە نە ئەزانێ مارسل پرۆست و هابر مارس چی ئێژێت دانێ گەوشتان دروست کردگە نافامێکی خەوەرە معجزە ئەکەن پێغەمبەر ئیسلام معجزەی نەکرد شێخە کەس نەزانە کێ هەڵدریا کێس معجزە بکات سەگە کوێس پێغەمبەر ئیسلام لە قورئانە ئەژێ ئەنە بەشەرون مثلکم چون معجزە اختیار لە ئینسان ئەسێنێت تۆ معجزە بکەی خرق عادەت بکەی کاورا لەسەر عەقڵ و لەسەر ئیمان نایە بە تەرەفە تۆ حەیران بووگە حەیران بە تەماع و تێتە تەرەفە تۆ ئەژێ نەوادا ئەمە فوویەکم تێ بکات بکاتۆ پڕووز نەوادا بمرم دێ ئەوە ئیمان نییە تۆ بە معجزە بیریتی ئیمان ئەوەسە سەختی بکێشی لە پایە ئیمانە بوێ دروستکار بوون سەختە ڕاستگۆ بوون سەختە مرد بوون سەختە بە کەرامەت بوون سەختە ملهڕبوون و ملبەرز بوون سەختە شای شیرین سوار بوون سەختە شای بەرزەمل بوون سەختە بەڵام بڕۆی دەخیل بۆسی تۆ کاکە ئەحمەی شێخ لە سلێمانیا فرە ڕاحەتە کارێکی نییە بڕۆی پەڕۆ دادڕی لە سی سلێمان بە جیبانە ڕاحەتە بڕۆی تا حەزرەتە وەیس حەیتەرام بکەیت و بە دەف حاڵە لێبێ ڕاحەتە دروست بوون ناڕاحەتە مسلمان بوون ناڕاحەتە هەر مەلایەکی بێشەرەف لەم کوردەوارە ئینسانە کوردی دعوەت ئەکا بە کۆی لەبوون بێجگە لە عەبد خوابوون بێجگە لە بەندەی خوابوون بۆ دینەکەی خۆی گەرەک کێ بیکاتۆ نۆکەرە دەوڵەتە ئێران و نۆکەرە ئوردوغان و نۆکەرە دەوڵەتە عێراق و نۆکەرە دەوڵەتە سووریە گەوادێکی بێشەرەفەوا لە دینی محەممەد حاڵینەوەگە ئەگەر دینی محەممەد ئیجازە ئەدات من تەجاوزم پێ بگرێت من داگیر بکرێم ئێشێ خواکەیشی بیتە بەرەبەرد ئەگەر ئەو ئیجازە ئەدات وەلێ ئەگەر دینی ئیسلام بە من گەردەن کەشی ئەدا وەکو ئەو جۆرەی مەلکوم ئکس ڕەشە ئەمریکایی بووە موسڵمان وتی ئەم حیزە نایخوا فقط دینی ئیسلامە ئەتوانێت تۆ نجات با لە دەسە زاڵم دەم ئیسلامە بۆ لای ئێمە کار ناکە ئەم ئیسلامە لای ئێمە کاری بوو گەسە سەردەفی و سەرلەفی و سەربڕین و حەیج تو دانێ ناوێنی بەم ئیسلامە ئەرێ ئەم ئیسلامە بۆ شیعەکاری کرد بۆ یەهود کاری کرد بۆ ئوردوغان کارەکە بۆ تۆ کار ناکە بۆ تۆ ناکاتۆ پیاگ بۆ تۆ ناتوانی بوویتۆ سەڵاح دین ئەیوبی کاورای تێ هەڵدریاک دەی وایان کردگە بە جامعەی ئێمە تۆ ئیتر نەوە بیرە تێتۆ ئەژدادە کێ بوون نەخۆتیش لەم دنیای ئەمڕۆ حاڵیت بووگە نافەهمی حەکیم ئەوسا لای خۆمان ئەی و ئای پێی حەکیمێ بشوا دەروونم جەبەڵاون کۆی بیستونم ئەرەستوو باورن و لوقماونەوە حەکیمەی جەمکەین پەی دەرماونەوە بیشن بشکافن دڵی پڕدەردم بەشکم بزانن ئەڕا و ڕەنگ زەردم حەکیم کێ بوو حەکیم ئەو کەسە بوو تەواوە علومە زەمانەی خۆی ئەزانی تەواوە علومە زەمانەی خۆی ئەزانی کورە کاوراتی هەڵدریاک تۆ نە قەدیمە خۆتە وا لە بیرانە جەدید ئەزانی نەزانی هابر مارس چی وتکە نەزانی هابز چی وتکە نەزانی کانت چی وتکە هیچ کام لەوانە نازانی ئەژدادە خۆتیشی لەبیر بگەسەوە تۆ چی فێر بووگی لە سوورکردن و سیلیکن و پیاگیشی بەڕاستی و سکس وەسەدان خواردن و بەڕاستی پارە هەموو شتێکە کورە عەزیزم پارە دەسەڵاتی پێ دروست نەکەی بیکە چاڵە چاوە باوکە پارە ئێشێ بتوانی دەسەڵاتی پێ دروستکەی تا بتوانی خۆت بپارێزی خانەوادەت بپارێزی مناڵە بپارێزی تا بتوانی ژیانێکی بە کەرامەت بۆ خەڵکی دروستکەیت و پارە بۆ چییە بیوەی لە تایلەندا لەگەڵ شیمەیلا بخەفی دە ئەمە تاکە دوو شیمەیلی شاخەفتی بیدەیتۆ مۆنیکا سواری بووی ئەمە سوارە مۆنیکایش بووی ئیتر چی خۆست مۆنیکاکە شیافی ناکەی وەخوات چی پێەکە ئەم پارە تۆ وا شێت و هاری بووگی خەریکی خۆتی بۆ دۆڕینی چون تۆ فکر ناکەی تۆ دانیشە فکر بکەرەوە بزانە بۆ تێ هەڵدریاکی
تۆ فکرەکەی کاورای کورد هاتیتە ئەوروپا چەپ و ڕاست عەکسەگری کەبابەکەین 15 سەرزل لە خۆت بێفەڕتر دانیشتکرد خەریکی کەبابکردن واقعەن تۆ ئەزانی لەزەت بردن لە کەبابکردن چییە؟ دێ ئەگەر لەزەت ئەوەی بۆ ئەی خەیتە ناوە فەیسبووک و لایف تەماشای بکەن ئێمە کەباب بخۆین های دڵتان بێتە ئێش ئێمە کەباب بخۆین ئێوە ناتوانن کەباب بخۆن ئێمە کەباب بخۆن شیشەگرینەوە کلانەی کوردی بەڕاستی لەم ئوروپا دروستەکەین دە کلانەی کوردی دروستکردن لەم ئوروپا کارێکی هەز ئەوە ساجە پاکستانیەکان ئەیفرۆشنەوە 5 پۆند بیخە سەرە گازەکە هەبیر بشێ لە خوێ پیا بکە و هەنی پیازی بۆ ورد کە بیکە سەری تەواو و بڕیاوە خۆ موشک ناکەیتە هەوا ئیتر ئەمە لایڤە فەیسبووکی بۆ چییە کاکە ئەوە ئیستە لە سەواحلە جەزایرە قەناری شەڵپ عەکسی لە خۆی گرکە تۆ تا ئیستە چووگیتە سەواحلە جەزایرە قەناری کورە ئەو خۆرەتاوە کنارە شنە دەریا ئەو کاتۆ پڕوز دائنیشیتە سەرە شنەکە ئەوەنە داخەقمە ئەسووتێ حیچ لەزەتێکی تیا نییە حیچ خۆش نییە ئەوە نەیشە ژنە ڕوت و سووتیەنی تێت ئیتر تەحریکیش ناویت خۆ ژنیشی لە بەرچاوەکەوێت دێ ئەمە خۆشە دێ دەحفێ بڕۆ بیوێنە خۆش نییە بۆ هاربووگی ئەمە گشتی لە خیاڵۆ بۆتی دروست ئەکەن لە خیاڵە تۆی سە فیلمە تماشاکەی لەندەن فرە زەریفە ئەها ئیستام دەوروبەری منە ئەها دارستانە سەیریکەن دارستانە وام تێە باوەڕکەن وەسفە دارستانەکە خۆشترە تاوەی کە داوەزی تیا قەدەمی دیابی خیاڵەکە فرە گەورەترە بۆیە تۆ وەختی عاشق ئەوی عاشق باجی ئامین ئەوی گۆرانی گەرەکە تا عشقەکە گەورەکەی بگری بە دیاریوە چون تا خیاڵە پێبانە کاورەیەکە بۆ خۆی عادیە شعرە گەرەکەوە باڵایە بێژیتی تا زەریف بوێ بۆت ئەوەی لە خەیاڵە دروسیەکەن تەکی واقعیەتە فەرقەکە ئەمانە خەریکن تۆکاولەکەن بۆ نافەهمی کوڕ لێ قۆمیاگە کەنیشک لێ قۆمیاگە کەس حاڵی نییە چه خەوەرە دنیا بووگەسۆ کەوشە پێوە پێ بووگەسۆ پێڵاوی پێوە پێ ناتوانی بڕۆیتە ڕێوە دانیشن زۆرتان ئاورگە بۆ دنیا کاکە تۆزێ فکر بکەنەوە وە بیرتان بێتۆ کێ بووگن ئێوە باواکانتان کێ بووگە دانیشێ بە دیارە سریاڵێکی تورکیۆ لاژە لاشکردن فێرە ڕەوابتە متەنەوەع جنسی بووگە کاکە بڕۆ کۆیکەوە بڕۆ فکرنان بکە خەربزە ئاوە واگشتان کاول بووگن ئامارە خودکوشی و نابودیتان چووگەسە سەر و کزۆڵ و قوربانی و بچۆ تۆزە فێرە مەردانێکی بووە بچۆ بزانە لە کوێوات لێ قۆمیاگە حەزەکەی بە کزۆڵی حەزەکەی بە کۆڵبەر بوون بەڕاستی فارس فرە فێڵبازە کورەنە تۆ فرەکەری فارس چییە فێڵبازە فارس گێز کە فێڵبازە مەگە خوا عەقڵی نەداگەوە تۆ مەگە خوا عەقڵیوە تۆ نەداگە دەی تۆ کەری ئەو بۆ فێڵبازە تۆ کەلەی سەرە 10 کیلۆ ئەوێت 10 کیلۆ کەلەی سەرتە تۆ بۆ لەم کەلەی سەرتە عەقڵ ناگری بۆ نافەهمی بۆ تێناگەی تۆ قاسملووت ئێژێ من شەڕ ئەکەم بۆ مزاکرە خۆی ئەڕواتە ئیلتماسی جمهوری ئیسلامی شەڕ ئەکەم بۆ مزاکرە کورە نایژی شەڕ ئەکەم بۆ مەسەڵەن دەسەڵات چوزانم فەرمانداری بۆکان بۆ مزاکرە دەی معلومە کاورە لە مزاکرەدا لە تۆ دەی تەواوێوانەی پێشمەرگە حیزب دموکرات و گنگشتیان بۆ مزاکرەی قاسملوو مردەگەن قاسملوویش نییە کاورای دەهاتیە فکر ناکات و براکەم تۆ دوژمنایەتیت کردەکە کاورا ئێشێ دوژمنایەتیەکە دوا جەرگی بووڕێ بێت داوات لێ بکا بێژێ لە ڕێی خوا و مەولوی پێغەمبەرم دوژمنایەتیت تەواوکە نەبڕۆیتە سڵاوی بێژی من تەسلیم ئەوم و دەی تۆش پیایە خاسی کۆ بەشی من بە ئەها من نەتوانم جووتە بوەشێنم کورە ئەحمەق تۆ یان نابێ دوژمنایەتی بکەی یا کردێشێ تا ئاخری بڕۆی تۆ یا نابێ بێژی حکوومەتە حەلیم دز و گەندەڵە یا بە لە میری ئەسڵحەکە دانە بەدانیان بتۆپێنە ئەنا ئەو ساوەزیەوێ تۆ ئەو بۆی مهم نییە و حەزی پێەکە ئەو تۆ پێژێ و زاڵمە و خۆشی تێ
اجي بياكوجا او حزكا اجي تجاوز متجاوز او حزكا چون سو حاجتواني تبات من جنكيتو حجك بيناكري كلن مردم لكم القا فير بوغا هركا تجاوز وجنكي بكا حجينكا بيتناي بشت فيسبوك ودس بيت صلاة مالو تشيب كينو خواري ناقري وما نفر الظالم نو دي تشي ظالم تشي ظالم تشي تشيب كين كي شو كي وكيسه إذا قالك كي بيدم حقي توب سينيتو بشكم أخوة حق ما مسيني وبشكم بابا أمريكا حق ما مسيني كورة بروتي هالدريات بابا أمريكا إيش بو شي حقي توب سيني تو خد عرزدني حق خد بسيني بولا بروي بشري ديتو كي إيجي بشري بو أو بشرة أتواني حلسي بروا كار بكاو لبرام مرقا بويسيتو بيد وڵات تۆ داگیر بکە تۆ عرزەت نییە لە خۆت و لە مناڵەکانە دفاعکەی بیان پارێزی حەزەکەی بە کوزۆڵی بەڕاستی ئەو کۆڵبەر بووگن چ بکەن و دەستیان بێت دەسەڵات و نان نییە بیخۆی نە درۆکەی پدەر سوختە ئەوەڵەن با بزانی کۆڵبەر شەوێ 2 ملیۆن تەمەن دەرتێری ئەمە یەک دوومەن تۆ گەرەکتە ئەم مەردمی ئێمە کزۆڵکەی کزۆڵ حەز بکە بە کەسیفی بە چڵکاوخۆری حەز بکە ئەم ئینسانە فێر ئەوێ هەمیشە کزۆڵێت حەج وەخت ناتوانێت بیر لەوە بکاتەوە گەورەوێت حەج وەخت ناتوانێت بیر لەوە بکاتەوە لەسەر قاچی خۆی بوێسێت ناتوانێت مەسئولیەتی کارەکانی خۆی بگرێتە ئەستۆ ئەزانی لە کلیسای کاتۆلیکا بۆ کەشیشەکان ئێعترافیانە گرت کاکەم ئەم مردمی کاتۆلیگە یەکشەمە و یەکشەمە جێگەیەک بوو ئەچوون ئێعترافیانە کرد کاورا پەنجەرێکی کونکون و دا ئەنیشت قەشەکە کاورا هادەیوت من خیانەتم کردو شووەکەم ئەوژێ قەیناکا و کەنیشکە شیرینەکەم و بڕۆ 20 دلار بە خوا ئەو وەخشێ یەکی هاوەی دزیم کردە ئەو قەیناکا و کوڕە شیرینەکەم و خوا ئەو وەخشی و بڕۆ 30 دلار بە ئەمە بۆ خاتری ئەمە بوو ئەم مردمە جرمیشی ئەکرد مەشەیە کلیسا ئەجازەی پێ بدایە بیکە ئەم مردمە ناتوانێت مەسئولیەتی کاری خۆی بگرێتە ئەستۆ ناتوانێت پێ هەڵ ناگیری بۆیە تۆ ئەوێنی داسایۆفسکی تێت جنایات و مکافات ئەنووسێ ڕاستکۆلنیکۆفێ کە خۆی مەسئولیەتە جنایەتە خۆی ئەگرێتە ئەستۆی تووشە قەیران ئەوێت بۆیە کاوران ڕۆ لە پشت محەممەد سەرە تۆ ئەوەڕێ دزی ئەکا تەجاوز ئەکا ئەجێ و محەممەد وت کێسی نا محەممەد نەیوت کە محەممەد وتی تۆ ئینقلابی و نەیوت تۆ جەردەوی نەیوت تۆ دزوی نەیوت تۆ شەواڵ پڵیتەوی نەیوت تۆ تەجاوز وەکە نیشتی مردم کە پەدەر سوختە ئەمڕۆ کاورا لە ژێرە یەکێتی و پارتی و پەپەکە تەجاوز و ئینسانی کوردەکە ناخۆیە و پیاگە نیە و تەجاوزە بکە خەڵتان بوو مەسئولیەتە خۆتان بگرنە ئەستۆ پیاگون راپەڕینە کوردەوارە سەر بەخۆ وەختی ئێژێ هەرکەس زوڵمەکە لەم سەرزەمینە ئەوە مەسئولیەتی وا لە ئەستۆی ئێمە بیتۆپێنن ئەوە من مەسئولیەتەکەیم گرت پەیمانی حەیدەری گرتی دەبی تۆپێنن پیاگون مەسئولیەت قبولکردنەکە سەختە کردنەکەی ئاسانە تا تۆ ئەمانە نەزانی تۆ ئامادەی زندگی نییەی بۆیە هەرکە لەو لاوەتێ سەرزەمینە ئەخوا بۆیە هەرکە لەو لاوەتێ خاکتی خواردگە وجودتی خواردگە تۆ متحەیر بووگی گەوجی ئەنواری بە تەکنۆلۆژی بە معجزەی تەکنۆلۆژی تۆیان گەوج کردگە گەوج وەسە دەروێشانە وەسە حەیتەرانەکە و تێخبازی دەروێشان تۆ گەوجەکەن دێ ئەمانە هندیەکانیش ئەیکەن دێ ئەمانە ئەحلە حەقەکانیش ئەیکەن دێ ئەمانە هەر کەسێکی ترم کارانایەکە ئەیکەن سوور پێسەکانیش ئەیکەن دێ ئەمە قودرەتە شێخە کەس نەزانە بەم معجزەی تەکنۆلۆژی ماڵتانیان کاول کردگە کاکە بۆ نافەهمن تۆ وە ئەزانیتە جەدیدەن ئەم شتانە کەشف بووگە لە تاریخە نەبراکەم کاورای کورد ڕەوابەتی تەکی خوا فرە منتەقی و نەیگەرەکە تۆم ڕۆ ڕگەباتە سەر لەسەر حەزرەتە عوسمان پیا بکوژی کورد تۆ ئەگە پیاگی بڕۆ لەسەر خۆت پیاگ بکوژە لەسەر تەعەدای لە ژنەکەت ئەیکەن پیاگ بکوژە ئەنا کاورای کورد خاڵۆحمە وەخوا وتی ئەگەر کوڕی سێتەڵاقەی ئەحمە کەوتوێ باران بوارێنی ئەڕۆمە هاوارەوە مۆ کاکەی دەیبیکە حاڵیت بوو
ئینسانە کوردی وا مسلمان بووگە ئێوە دینیشتان لە مردم سند ڕابەتەی مردمتان تەکە خوا سند و لێی هیچ کاول تێکتان بەرداگە معلوم نییە چێ بەڕاستی زمانی دایکی دەی تۆ زمانە دایکی ئەزانیتی هەڵدریاک ئەزانیت ئادی چواردانە مەتەڵە زوانە کوردی بێرە زوانە فاسۆمی چوار مەتەڵی بێرە چوار داستانی بێرە بەشێ لە کۆمەلگای کوردەوار و تاریخی شەفایی بکێشە دەرەوە لە ناوی قسەی مردم بکێشە دەرەوە لە ناوە قسەی پیرەژن و پیرەمەردەکان بکێشە دەرەوە تا بزانم ڕەوابەت چۆن بووگە ئەوە من بە تۆ سابەتم کرد حەجمەدایە حەقی نییە بڕوا بەگشت کولتوری کوردیە و ئینسانی کوردیە غەڵەتی کرد بێجای کرد ئەگەر ئەو باوای خۆی بە کافر بزانێ خۆیشی حرامزاز چون باوای ئەو وا ژیانی کرد وتی خۆ قەرزاری خوانیم شەو نوێشکەم تا بەیانی نە جنایەتم کردگە و نە دزیم کردگە و نە تەعەدام کردگە و بۆ خۆ بدێکاری نییەم وت کەسی 5 فەرز نوێش بکە ئەیکەم تەوە ئەتر بۆیشە شەو تا بەیانی دانیشم نوێشکەم تەراوێ حکەم و بەشکمم بەهشتمە پێ با نە دڵم چەپەڵە و نە کەسیفیەکەم و نە تەرازوم لارە و نە حقوقە خەڵکیم خوارگە و نە پیاگەم کوشتگە و نە ژنە مردمم داگیر کردگە و نە دزی و درۆزنیم کردگە ئەیتر ئەم ترسە لە خوا چییە ڕابتە کاملەن متەقیەتێکی خوا تۆ مشتی ئاخۆنە تێ هەڵدریاگە مەلای ئەو قافیان بۆ ئێمە هاوردگە ئەویانە نۆکەرە جمهوری ئیسلامیە ئەمیانە نۆکەرە ئوردوغانە ئەوێکی نۆکەرە حکوومەتە حەلیمە سیۆڵی تاشیگۆ بەڕاستی چوارژن نەخوازین دێ چوارژن بخوازە تا چاو دەرتێ بیخە چاڵی چاو پەدەر سوختە و ئێمە چ ڕەبتێکی هەست چوارژن نەخوازی نۆ ئافرەتان بەڕاستی و تۆ حەق نییە چوارژن بخوازی مافی ئافرەت پێشە لێ و تۆ چ ڕەبتێکی هەست تۆ دەدانە دووس پسەرە هەست کەس بەری پێت گرتگە تۆ 20 تەختە خاو دیگە چووکیتە ژێرە لەنگە پەنجابیا کەس یەخەی پێت گرتگە بە تۆ چ ڕەبتێکی هەست ئەمانە گشتی حکوومەت دروسیەکە لەبەرەوەی مردمە ئێمە گاوچکەن مردمیش حەزەکە چێژە سکسی لێ ئەگرێت حەزەکە و خۆشی لێتیت و داستانەکە خۆشە پس براکەم تۆ ئەگەر بە دیبەیتەکانە ئێمە ناگۆڕێیت تۆ نە دەردە کوردبوونت هەست نە لە کونە ڕەنجەکان تۆ گەرەکتە بێتە دەر و ئازارەکان و زامەکان تۆ گەرەکتە بێتە دەرەوە نە ساتێک بیر لە بەختەوەری ئەەکەیتۆ نە ساتێک ژیانکردنت بەلاوە مهمە نە بیر لە سەعادەت ئەەکەیتۆ نە پێت وایە وەکو ئینسانێک بە قەبارەی ئینسانیە خۆت ئێشە ژیانکەی و کوردبوونە خۆت ئێشە ژیانکەی ژێ بالول ڕۆژێ لە جێگەیەکا تێ ئەپەڕی دی ئینسانێک کوردێک وەکو چوار پێ و هێسر دەسی دانیاگە و دەمی خسکەسە ناوە ئاو و دەم ئاو ئەخوالەکانیەکە قاوی لێ کردوتی ئینسان ئاو بەقەدەر قامەتی ئینسانیت بەرز و کەرە و بیخۆ یعنی ئاوەکە بێرە ئاستە خوات ملە بەرزوێت و ئاوەکە بێرە ئاستە خوات تۆ ئەمڕۆ دانەی ناوێنی چای ئەخوا سەری نەخاتە خوا لوشەی دەمینێت دەی تۆ خۆت وە بەشەر نازانی چون لیاقەتە ئەوە نییە چایەکەت حتا لای دەمە بەرز بکەیتۆ ملە بەرزوێ بیخۆی کاورا سەری بەرزۆ کردو وتی ها وتی نا لەگەڵ تۆ نەوەم تۆ بخۆ یعنی تۆ بەشەر نییە تۆ حەیوانی کاکە چۆن ئەم کوردەواری ئێمە پڕە لە ئینسانی قسە زلو و مامۆستای زانکۆ و نخبە و قەڵەم وەدەس و شاعرەتی هەڵدریاک ئەمانە بۆ کۆمەلگای ئێمە باس ناکە چۆن مەڵا هەڵۆ و ماریا هەورامی و هەڤیدار و ئەمانە ئەتوانن ئاوە بازی ئەم مردمە بدەن چۆن ئەتوانن وا بازی ئەم مردمە بن چۆن ئەم مردمە برسی بووگە قوتیان بڕیگە نانیان بڕیگە سەرزەمینیان برگە کەرامەتیان برگە زاتی نییە دەست بۆاتە ئەسڵحە بۆ ئەوەی بێکەرامەتی کردگە چۆن زاتی نییە دەست بۆاتە ئەسڵحە چۆن ئیمڕۆ دوو دڵە بەرامبەر بەو ئینسانەی وا تەعەدای پێکات بیکوژێت تۆ چۆن دوو دڵی چۆن ئەژنە و ئەلەزی دەبڕم بۆ کێ و چی بکەم و دەسی بێ دەسەڵاتم و جنایەتە و کورە جنایەت تۆی فاجعەت تۆی هاڕیاک تۆی وتم کە زۆری مەکەنەوە باو مەیکەنەوە باو گەشتی وەکو پیرەژن کە زۆڵ بووگە و لە چەپەڵەمێسی و بالۆرە ئێژی و بڕاستی و گەورە ئەمڕۆ خۆی کوشت لێ خۆی کوشت
کەسافەتە قەوری خۆی کوشتووە دەرەک وەو تونە بڕواوا بنی قوڵە دەی پیاگ ئەگەر پیاگوێ خۆیان کوژێ پیاگ ئەگەر پیاگوێ دەرەتانی لێ چنیا پەلاماری ئەسلحەکەی ئەدا ئەوەی زوڵمی لە حەقا کردگەی تۆ بینیت وڵا دەشی بێدەسەڵاتی خۆی خنکاندەکە خۆی خنکاندەکە ئەو دەمێکە مردەکە دەمێکە ڕۆحی مەفعولە دەمێکە لە بەشەربوون دەرچووکە و ئینسانە مەکەن کاکە وا مەکەن بەم کوردەوارە مەکەن دادەگیان مەکەن لە سکس حیچێکە دەست ناکەوێت باوەڕکە حیج لە فرۆشێ نەبووگە بە میلیاردر باوەڕکە مەمک تۆ زل ناکاتەوە مەمگزەری فرەن لەم دنیا باوەڕکە زرافەت و شیرینی بە حەچوێ نادگەینێت هەر 4 ساڵە جیل تازە تێتە بەرەو بازاڕ تۆ ڕەونەقی نامێنێ بێڕەونەقن بازار تحفەی نهاونیم بێڕەونەق ئەوێ بازار تحفەی نهانی و پەنهانیت شتێن نییە بیر بکەرەوە تۆزی خوارد دروستکە ئایەندەت لەسەر ئیمڕۆ دروست ئەوێ خوات بدۆزەرەوە بۆ ئەوە نەخۆدوە بەتاڵەت ئەوەی تۆ کە وا هەڵئەسی کوڕەکانە جامەعەیشت نابود ئەکەی ژن پیاک فاسدەکە گەرەک تو کۆمەڵگایە نابودکەی ژنەکانی فاسدکە کورە دادەی کووردا و کاورا بەناوە فۆمونیزم تێ قسە بۆ ئەکا شود لێ ئەسێنێ براد لێ ئەسێنێ کوڕە لێ ئەسێنێ مناڵە لێ ئەسێنێ دەسەڵاتە ئەکوژێ ئەتکاتە لە شفرۆشێکی ناوی خیابانەکانی سلێمانی و هەولێر و کرماشان و سنە بڕۆی لە بەغاو لە دووبەیە خۆ و بفرۆشی نایەڵێت دەسەڵاتە بوێت 50 نەفەر بە دەور تۆ بتپارێزێت هەمویان لە ژێرە دەسەتواون بابا تۆزێ فکر بکەنەوە کەی وەزعێسی حاڵی ناوی چاو دەرەهات دەی تۆزێ فکر بکەنەوە بۆ نەکاولی وڵا تاقەتم نییە دیبەیت گوێ بەم بێتۆ 20 دقیقە ئەی چۆن تاقەتەز بە دیاری فیلمێکی پۆڕنۆ 4 سەعات دانیشی چۆن تاقەتەز بە دیاری لاژی کەنیشکێکی مەمگزل و دانیشی 6 ساعات چۆن بیر ناکەی تۆ چۆن وا تۆ بێ کەرامەت بووگی بێپوڵی برسیت هاڕیاگی خودوە خوێڕی ئەزانی خودوە دواکەوتە گەزانی قسە ناتوانی بکەی لاڵی وە ئەزانی تە شتێکی حەجە نییەی لە بەرامبەری خیابانی وەلی عەسری تارانە قەرار ئەگری احساسی حەقارەت و بچووکیەکەی دانەیە بەغایی و لوبنانی و قاهرەیی ئەوێنی قەڵقە دائڕزی تورکێکی ئێستانبوڵی ئەوێنی وەختە شێت بوویت خۆت وات کردەوە خۆت ئەوەنەوە خۆت وتکتە من کزۆڵم ئەوەنە ماستاوە کردگە ئەوەنە لە ڕوانگەی خۆت و ئەم زەهنی تۆ وا تەنزیم کریاگە تۆ تێ هەڵدریاگی تەجاوز پێکریاگی هاڕیاگی کوردی دواکەوتگی هەمیشە کوژیاگی ئەم زێهنە وا دروست کریاگە هەر جۆری ڕەفتار ئەەکەی بەرنامەکەی ئەمەسە بۆیە تۆ حەز بە کۆڵبەرەکەی بۆیە تۆ حەز بە نادیا مرادەکەی ئەو تەجاوزی پێکریاگە ئەمەکو هێسر بار ئەوە بۆیە تۆ حەزەکە ئامین و سەلیم بڕۆی لە خیابان چەپڵە لێبین ئامریکایی پێمان بێژین وڵا ئێوەش بەشەرن دەی تۆ ئەگەر بەشەر وایتە خۆت وە پیاک بزانیە ماتەڵ نەوی ئامریکایە بە تۆ بێژێت تۆ پیاگی تۆ ئەگەر خۆت بە پیاک بزانایە خۆت بە بەشەر بزانیە ماتەڵ نەبووی دانێ ئینگلیسی پێ بێژێت تۆیش بەشەری تۆ ئەگەر بتزانیە شادی یعنی چی وەکو مەیمون هەڵە ناخستۆ بێژی بەڕاستی و هەڵپڕەکەی کوردی فرەخۆشە لەم دنیا کاورای ئیسپانیایی ساڵسا ئەکات بۆ خاتری ئەوە نییە تۆ پێبێژی بەڕاستی ئیسپانیایی زۆر مهمە ساڵسا نە حەزی پێەکە پێی شاد ئەوێت تۆ بە شادیە ئەو ئەڕۆی فێری ساڵسا ئەوی ئاخ کاورای تێ هەڵە دریا ئێو بەڕاستی و هەڵپڕکای کوردی خۆشە دەی خۆشە وەکو بەشەر بیکە
سابتی بکە خۆشە تۆ حەل لە خۆتەوەکو ئەنتەر هەڵە خەیت و حەجێ نییەی. ئەمانە گشتیان کارکردە زهنین لەسەر زهنە ئینسانە کورد ئمڕۆوا تەنزیم کریاگە. کاورای ماستاوچی، کاورای وازاتی نییە قسە بکە، کاورای وا پێی وایە هەر قسێ بکەن ئەیانە ناودەمی حەقێ بیکوژن، چون ئینسانێکی خوێڕیە، چون ئینسانێکی عەوەزیە، نان نییە بیخوات ئەگەر ئەرباب نەوێت، ئەگەر تاران نەوێ، ئەگەر بەغانەوێ، ئەگەر کۆرپۆرێشنەکانە منتەقەنەون. ئەمە مشکی وا دروست کریاگە. حتا بەیانی قسەی پێ بکە کە گەرەکیسی هەڵسو و کەوت بکە ئەڕاتۆ سەرەوە قسانە. حەزەکا بە کزۆڵی و حەزەکا بە قوربانی بوون و حەزەکا ئیلتماس بکە و حەزەکا موچەی بۆ بێت و پارەی مفتی پێبەن و گشت کەسی بێژە بەڕاستی و کوردیش پیپڵ و پرۆبلێمی هەست و هەڵە بچە و نووزە نووسکا بە دیاریوە. ئەم تەسویرە ئەجدادە ئێمە نییە. ئەمە سەوت و سوورەی ئەجدادە ئێمە نەبووکە. هەروە کە دینەکەتان دینە ئەجدادمان نەبوو. باواکانە ئێمە وا موسڵمان نەبوون کە ئێوە ئێمڕۆ هەن. وا نەبوون. درۆزن نەبوون، تەزویحانێکی ئەلەکیان نەکرد، دین و ئیمانیان بە خەڵکی نەئەفرۆشت و قرم و قاڕیان نەکرد، لە خۆیان و خەڵکیان تەکفیر نەکرد. دووکانتان کردگەسەوە بۆ نابوودی ئەم مەردمە گشتی مقەسرە. ئەوەی حقوق ئەگرێت بە ناوی کۆمەڵگای کوردەوار مەوجودە، گشتی لە داڕمان و نابودی ئەم سەرزەمینە کوردەوارە دەسی هەست. ئەم دیبەیتەی ئەمڕۆ کارگایەکی ئاموزشی بوو بە زوانە گۆرانی بۆ ئینسانە کوردی. پەتی بندەسم بە زوانێکی پەتی ئەوەی کە هەموو ئینسانێکی کوردی لێی تێبگا قسە بکەم. بڕۆن دیبەیتەکان ورد بە ورد گوێبن، ورد بە ورد فکری لەسەر بکەرە و بیری لێ بکەرەوە. ئامادەم مەوە من بی هەجوم و بیکەمە دەمە. تۆ ئەگەر لێت قۆمیاوێت گەرەک توێ سەعادەتمەندویت، گەرەکتە سکس بکەی ئسپرمەکە داڕژێنیت، 50 وبسایت ئەگەڕێیت، 3,000 کیلومتر سوارە هەواپەیما ئەوی تا تایلەند ئەڕۆی سەکسێ بکەی بۆ خاتریەوەی نجاتە بوێت، بۆ خاتری ئەوەی وەکو بەشەر بژیت، بۆ خاتری ئەوەی لە قەبارەی ئینسانی خۆتا و لە قەبارەی کوردیەت تا بوویت وەخت دابنێ بۆ خۆت بیر بکەرەوە. دیبەیتەکان گوێ بە و بیر بکەرەوە، بیر بنووسە لەسەر کاغەز بزانە تۆ بۆ ئینسانێکی ناحاڵیت، بۆ ئەحمەقی، بۆ ناتوانانی قسە بکەی، بۆ پیاگ نەماگی، بۆ زاتە نییە قسە بکەی. بینووسە بێژە من عادەتمە لە ڕۆژە 20 دانە درۆەکەم، باوکم ێژێ لە کوێبووگی درۆەکەم، زاتم نییە بێژم لە فڵانە جێگۆ بم، ڕاست قسە بکەم، سەریح قسە بکەم، زاتم نییە هیچ وەخت سەریح و ڕۆک قسە بکەم. پەناو پێچی تێخم و درۆخم و فڵانە کەس وایژێت و چۆلەکەکە وایوت و قاژە ڕەشەکە وایوت و زاتم نییە ڕۆک قسە بکەم. بۆیە کۆمەلگاکە ئەبێ بەمە. منم ڕۆتەکە عەزیزێکە قسەکەم، ئێژێ ئەم دنیا ژیان هیچ تامێکی نەماکە، هیچ بەشخوا مەرگێ بێرێ و گشتمان بووە. ئەم دنیا بوو گەس و پێڵاوی پێوە پێ، هیچی تیا نەما، نە بەشەرما، نە قەوما، نە براما، نە خاڵۆما، نە مامۆما، نە کەرامەتما، نە شەرەفما، نە پیاگمایتر. گشتی پەنگی خوارگەسۆ زوو خاو هەڵتێرێت و زاتی نییە دەمکات و پیاگی تیا نەما. خۆتان واتان کردوە، خۆتان فکرتان کرد فرە زرنگن، واتان کردو خۆتان. دانیشن فکری لێ بکەنەوە. ئینسان ئەتوانێ زەهنی بگۆڕێ، ئەتوانێ خۆی فێرکا پیاگوێ، ئەتوانێ خۆی فێرکا مەردوێ، ئەتوانێ خۆی فێرکا بەبوونە خۆی لەم دنیا فتخارکە، بەخۆی بێژێ شاوی بەرزەمل، بەخۆی بێژێ شاوی شیرین سەوار، کەنیشکە بەخۆی بێژێ شاوی شیرین شێوە، خۆی بەخۆی بێژێ، خۆی کەم نەوێنێ، ماتەڵی تعریفی دیگەران نەوێ کە بەرەو 1000 هەڵبێر بیوەن. ئێوە خۆش.